بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاتانە بێ بینەرانی عزیز هیوا دەخوازن کە لە خۆشی و شادیدا بن ئینشاءڵڵا ئەمڕۆتان پڕ خێر و خۆشی پڕ بەرەکەتر دەبێت لە تەواوی ڕۆژانی ڕابردوو ئازان بارمەتی هاوکارەمان لەگەڵ هاوکارم جەلال محەممەد بۆ هاتنەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ دەخوازین کە ئەمڕۆ سەرجەم بڕگەوابەتەکانمان جێگی سوود و ڕەزامەندی ئەوەی عزیز بێت. سپاس. ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوی خۆی مێرەبانتان لەوێت. ئەو بابەتانش کە ئەمڕۆ جارێکی تر هاتوونەتەوە لاتان و پێشکەشتان دەکەین. بابەتی یەکەمان قسەکردنە لەسەر کاریگەری دراما دۆبلاشکراوەکان لەسەر پەروەردەی تاک یاخود بەگشتی لەسەر کۆمەڵگا. بابەتی دووەمان دەستپێکردنی ڕێکارەکانی وەرگرتنی گەنم لە جوتیاران لە شارەزورەوە بابزانی نوێترین ڕێنمایی بۆ جوتیارانەی کەمساڵ دەیانەوێ گەنمەکانیان ڕادستی سایلۆکان بکەن ڕێکارەکان چین و گرنگترین ڕێنمایەکانی کشتتوکاڵ لە ناوچەکەدا چییە بۆ جوتیارەکان کاوە تۆری دووەمی بەرنامەکەمان دەبێت. لە هەمان کاتە بابەتێکی دیکەمان دەبێت کە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو با بڵێن نوێنەری ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی کرشاندێک بوون سەردانی بەغایان کرد لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکاندا کۆبووبوونەوە بابزانین ئەنجامی سەردانی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی بۆ بەغدا بەتایبەت لەسەر گواستنەوەی ڕاژەی موچەکانیان بۆ سەر بەغدا بزانین هیچ جەنجامێکی هەبوو یاخود میوانێکمان دەبێت کە یەکێکە لە ئەندامانی شاندەکە بۆی کە قسە لەسەر سەردانەکەیان بکات بۆمان. وڵازان دەستپێک دەچینە بڕگەی کەش و هاوبزانی ئەمڕۆپلەکانی گەرما تا چەند گۆڕانکاری بەسەردا هاتووە یاخود ئەمڕۆ باران دەبارێت پێکەوە بینەری دەبێت.
لازان لە چەورێکەی بەرنامەکەماندا باز لە کاریگەری دراما بیانیەکان دەکەین لەسەر کۆمەلگای کوردی لەسەر دابوونەریتی کۆمەڵایەتی و هەروەها بەها ڕۆشتیەکان بە ئەخلاقیەکان لە کۆمەلگای کوردواری دەبزانین ئەم دراما بیانیانە تا چەند کاریگەری خراپ و کاریگەری نەرێنیان هێن لەسەر کۆمەلگا و لەسەر تاک بە تاکی کۆمەلگا و لەسەر خێزانەکان بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و گفتوگوی دەکەن لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئاڤار قەرەداخی مامۆستای توێژەری کۆمەڵایەتی مامۆستا زۆر بەخێر مامۆستا زۆرێک لە میدیاکان زۆرێک لە کەناڵەکان لە هەرێمی کوردستاندا لە کاتژمێر 6 تا درنگانێکی شەو کۆمەڵێک فیلمی دۆبراژ کراو لە پەخش دەکەن ئەمانە تا چەند کاریگەریەکی خراپیان هەیە لەسەر خێزان و بە شێوەیەکی تایبەت و شوێکی گشتی لەسەر دابوونیتە کۆمەڵایەتیەکان. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سەرەتا ڕاگەاندن وەکو معلومی جەنابمانە کاریگەریەکی گەورەی هەیە لەسەر تەواوی کۆمەڵگاوە لە ناویشیدا خێزان و یەکێکی تاکەکان بەڕاستی درامای دۆبلاشکراو یان دراما بە شێوەیەکی گشتی بۆ جۆرە پێناسە کراوەکە کۆمەڵێک ڕووداوی بەیەکەوە بەسراوە زنجیرەی بەیەکەوە بەسراوە لە شوێنێکا کۆتایی پێدێت کە بینەر لە تامەزرۆیە ئەهێڵێتەوە بۆ چاوەڕوانبوونی بۆ حەڵقەی داهاتوو یعنی بۆ نمونە لە زنجیرەی یەکی لە شوێنێکا کۆتایی پێێنێ بینەر چاوەڕێیەکە بە تامەزرۆیە و زنجیرەی دووەمی دەست پێ بکە بۆیە بینین دراما هەیە چۆتە 1000 حەڵقە بەڵام خەڵک هەیە دانیشێ بە دیارەوە لە ساڵ زیاتر هەر درامایەک کە دروست ئەکرێ کەسانێک لە پشتێوە کارەکەن ئەم کەسانە خاوەنی فکرە و ئایدیای تایبەتن لە ڕێ ئەم درامایانەوە هەوڵ ئەدەن ئەم فکرە و ئایدیانی خۆیان لە ڕێ دراماکانەوە بگێنن بە خەڵک دراما ئەتوانێت گۆڕانکاری گەورە لە کۆمەڵگا دروست بکە بۆ نمونە لە ڕێگەی ئەکتەرێکەوە ئەتوانێ جۆرێکی دیاریکراوی جلوبەرێک دابەزێنێتە ناو کۆمەڵگاوە یعنی ڕەنگە کۆمپانیایکی گەورەی جلوبەرێک ڕێبکەوێت لەگەڵ بەرهەمێنەری دراماکەیە جلوبەرجێکی دیاریکرا و زۆر زۆر زەق بکرێتەوە لە دراماکە و بکرێتە مۆدێلێک کە خەڵکی بە شێوەیەکی ناڕاستە و خۆ ڕائەکێشتێ بۆ ئەوەی بچن ئەو جلە بڕن جاجلی ئافرەتان بێ یاخود پیاوان بێ یعنی کاریگەریەکی زۆر گەورەی هەیە بۆ نمونە هەر درامایەک پەخشەکرێ ئەگەر دیقەتمان نابێت دوای ئەوە کۆمەڵێک مناڵ لە دایکە بن ناوی ئەنرێ بە ناوی ئەکتەرە دیارەکانی ئەو درامایانەوە ماوەیەک درامای فارسی زۆ بڵاو بوو کۆمەڵێک ناو هاتە ناو کوردستانەوە لە ڕێی دراماکانەوە کۆمەڵی ناوی تورکی هاو لە ڕێی دراماکانەوە یعنی کاریگەریەکی زۆر گەورەی هەیە ئەتوانین بڵین منێک خۆم بە ڕۆشنبیر و هوشیار دەزانم بەڵام دادنیشم بە دیار ئەم درامایەوە بڵێم وڵا ئەم درامایە ناتوانێت کاریگەریەکی بەتەبەتی سربی لەسەر من دروست بکات کێشەی ڕاگەاندن چییە تەلەڤیزۆن کاتێک من و تۆ گفتوگۆکەین بەیەکەوە هەردووکمان مەوجودین یعنی لەو کاتە توانین گفتوگۆ بکەین ئەتوانم قسەکانی تۆ هەڵسەنجێنم پرسیارت لێ بکەم لەوەیە ئەتوانم شەنوکەوێکی قسەکانی تۆ بکەم بەڵام کێشەی تەلەڤیزۆن چییە تەلەڤیزۆن پێت ئەدا ینی تۆ لەو دۆخەیە تەنها وەرئەگری هیچ وەڵامدانەوەیەکت نییە بۆ ئەو پەیامی پێت ئەدرێت ناتوانانی گفتوگۆکی ناتوانانی مناقەشێکی بە شێوازێکی لاشعوری بە تایبەتی شتێک کە زۆر دووبارە ئەبێتەوە و دراما فلیم ئەمانە بۆچی زۆر کاریگەریان هەیە تێکەڵ بە ئیحساس و بە هەست و سۆزەکرێ یعنی من پێت ئەڵێم کار جەلال فلان شت مەکە بەڵام ئەو وا پێت ناڵێ دێت لە ڕێگەی کۆمەڵێک حیوارەوە پێت ئەدا تۆ لە ناو حیوارەکان ون ئەکا بە شێوازێک ونت ئەکا لە لاشعوری کاریگەریت لەسەردانێ بۆیە بینین ئەمڕۆ هیچ کەسێک نییە نەکەوت بێتە ژێر تەئسیراتی فیلمەکانەوە هەر لە دیکۆراتی ماڵەوە سیرکە لەو قیەم و بەهایانەوە سیرکەکە هاتۆتە ناو کۆمەڵگای کوردیەوانێ و تەئسیراتی زۆری دانەوە هەمووی کاریگەری ئەو درامایانێ لە مارە بڕینەوە هەتاکو ئەمەی پێڵێن خەنەبەندان و هاوسەرگیری و ئاهەنگوانەوە تەماشای بکە هەمووی کەوتۆتە ژێر کاریگەری ڕاگەاندنەوە دراماکانەوە هەتاکو هەر لایەنێکی ژیان کە سەیرێکی زۆر باش مامۆستا ئاڤار ئەگەر باز لە کۆمەڵگای خۆمان بکەی زیاتر بەها کۆمەڵایەتیەکان بەها ئەخلاقیەکان بەلای کۆمەڵگای خۆمانەوە گرنگە بۆی کە هەمومان پابندی بە ئاینی پیرۆزی ئیسلام
ئەم فلیمە دۆبراشکراون و ئەم درامایانە تا چەند کاریگەری لەسەر بە ئەخلاقیەکانی ناو تاک بە تاکی کۆمەلگا هەیە لەسەر گەنجان هەیە لەسەر خێزانەکان هەیە زۆر جار بەهۆی ئەم درامایانە و کاریگەری ئەم درامایانە بۆ تۆی ڕۆشانەوەی خێزانەکان بەتەکیید کاریگەریەکی زۆر گەورەی هەیە یەکێک لەو شتانی کە ڕاگەاندنی کار گۆڕینی قیەمەکانە گۆڕینی بەهاکانە یەکێکی تر لەوانەی کە ڕاگەاندن ئەنجامیەدات دەستکاریکردنی ئایدیا و بیری ئێمەیە بۆ ڕووداوەکان بۆ بوون یعنی ڕاگەاندن ئەتوانێت لایەنێکی کۆمەڵگات بۆ گەورە بکە فۆکەسی بخاتە سەر لایەنێکی تر کە ڕەنگە زۆر گرنگ بێت پەردەیەکی با بەسەرا بیشارێتەوە ئەسڵەن خەڵک بە گرنگی تەماشانەکە ئەو درامایانە کاریگەریەکی زۆر گەورەیان کردوتە سەر گۆڕانی بەهاکان زۆر گۆڕانکاری تا دروست کردووە چەند ساڵ پێش ئێستا یەکێ لەو دراما کۆریانەی کە پەخشکرا لە کوردستانە من شتێکم لەسەر نووسی یەکێک لەو دیمەنانە کە کەسێک کە وەکو پاڵەوان لە ناو دراماکە دەورەبینی هەیە مناڵەکەی خۆیە کوژێ ژنەکەی خۆیە کوژێ ئەو ساڕا بۆ ڕوبەڕووبوونەوەی دوژمن وەکو ئەڵێ بۆەوەی کە بەحسا گرە بە خۆی بلا هیچ شتێکی نەمێنێ بێگومان ئەمانە داوەزاندنی کۆمەڵێک بیر و بۆچوونەکە تەسیراتی گەورەدا ئەنێ توندوتیژی بڵاوەکاتەوە یعنی مناڵ فێری توندوتیژێ بێ خێزان فێری توندوتیژێ بێ لە نێوان هاوسەرەکانە ئەو هەموو خیانەتەی کە ئێستا هەیە ئەوانە هەمووی تەسیراتی ئەو درامایانەیە درامایەکە دوای 20 ساڵ ژن و مێردێک بەیەکەوە سیرەکەی ژنەکە هەیەڵێ ئەو مناڵە لە تۆ نییە یعنی پیاوەکەش لە ناو دراماکەیە بە ئاسایی وەری ئەگرێ شتەکە بە جۆرە ئاسایی ئەکرێتەوە سیرەکەی پەیوەندی ناشەرعی ئەو پەیوەندی لە دەرەوەی خێزان هەیە هاوسەرگیری چی هاوسەرگیری پەیوەندیەکی ڕسمیە پەیوەندیەکە لە نێوان دوو ڕەگەزار نێرومەیەکی پێگەیشتوو کە لە ڕووی شەرعی و لە ڕووی قانونی و کۆمەڵایەتیەوە ئەناسێنرێ قبوڵ ئەکرێ یعنی دوو کەس کە هاوسەرگیریەکەن لە ڕووی شەرعیەوە لە ڕووی قانونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە هەمومان ئەو پەیوەندیمان قبوڵ کردووە پێکەوە بوونیان قبول کراوە کۆمەڵی ئەرک و مافێتە سەریان بەڵام لە درامایە کات دێت لە دەرەوەی ئەم پەیوەندی نێوان نێرومێ بۆت بارز ئەکا بە شێوازێکی زۆر جوان پیشانت ئەدا عنی وا پیشانی ئەیە کچ کوڕ حەزەکە ئەسڵەن زەواج نەکە حەزەکە ئەو پەیوەندی تاقیکاتەوانی یەکێکی تر لەو کاریگەریە سلبیانی دراما پیشانی ئەیە پیشاندانی دروستکردنی دنیایەکی خەیاڵی و وەهمیە بۆ بینەر یعنی سیرەکەی دنیاکە بۆ دروستەکە لە بینایەکی جوان خانووی جوان کەرەستەی جوان پەیوەندیەکی سۆزدارانەی دروستراوی دەستکرد لە نێوان دوو شەخصە پیاو لەوە چێ داوای ئەو پەیوەندی بکە لە خێزانەکەی ژن بە هەمان شێوە لەوە چێ داوا لە پیاوەکەی بکە کە بڵێ لەو درامایەیە بەو شێوازە پەیوەندی ڕۆمانسیەت و خۆشەویستی ئاڵ و ڕۆڕەکرێ بەڵام ئەمە شتێکی دروستراوە یعنی واقعی نییە ئەمانە هەمووی کاریگەری دروستەکە لەسەر خێزان و هەڵوەشاندنەوەی خێزان جگە لەوەی کە ئەبێتە هۆی ئەوەی کە خێزان بەردەوام دانیشێ بە دیار ئەم درامایەوە لەوێشە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لاوازە زۆر باشە ساوار باس لەوە کرد کە ئەم درامایە دەرهێنەر یاخۆتەوانی کە دروستی دەکەن بە ئامانجی تایبەت و خەڵکانێکیت لە پشتەکە بە ئادیای جۆرا و جۆر و فکری تایبەتیان پێوە بۆ گەیاندنی هەندێک مەسجی تایبەتی ئابووری و فکری و هەموو ئەمانە باش ئەمە لە تورکیا لە ئێران لە وڵاتێکی ئەوروپی و ئەمریکی ئەم درامایە دەربێ خۆ ڕەنگە دەرێنەری ئەم درامایانش ئەسڵەن هەر کورد نەنازیە کەواتە ئەوەی کە لە کوردستانە دۆبلاژی دەکات ئایا ئەوە نەزانانە دۆبلاژی دەکات و ئەم دراما هەزار ئاڵلقەیە دێنێ لە بۆ خەڵکی خۆمانی پەخشەکانە کەلتوریان نەفەرهەنگیانە هیچ شتێکیان بە کەلتور و فەرەنگی ئەمە ناخوا بەڵام دێ لە کۆمەڵگەیمە دۆبلاژیانەکە و پەخش دەکات نەزانانەیە یاخود دۆبلەرەکانی ئێرەژەوانش کەوت فلیمانە دۆبلاژەکەن ئامانجی تایبەتیان هەیە بێگومانم لەوەی کە بە زانینەوە ئەو کاراکەن ئەوانیش بەمە بەستە و کاراکەن ئەوانیش هاوڕای دەرهێنەر و ئەکتەرەکانی ئەو فلیمەن بۆیە دۆبلاژیەکەن لەبەرەوەی چەندین جار ڕەخنیان لێ گیراوە قسەیان لەسەر کراوە بۆ نمونە قسە لەسەر خراپی ئەمانەکراوە لەلایەنی پسپۆڕی دەرونی و کۆمەڵایەتی و پسپۆڕەکانی تریش بەڕاستی کە ئەم درامایانە زەرەری زۆر گەورەی یاوە لە کۆمەڵگای کوردی بەڵام ئەوان هەر بەردەوامن لەسەر ئەم کارە
ئەمە دەرخەری ئەوەیە کە ئەم کەناڵانە بەزانینەوە ئەم ئیشاکەن و تەنها دراما نییە، یعنی بەرنمەکانی تریشیان ڕەندانەوەی هەمان ئایدا و بۆ چوونە، یعنی حتا ئەو بەرنامە تەرفیهیانی کە هەیە ئێستاکێ زۆری خەڵکی پێوە مەشغوڵ کراوە چەند کەسێ بانەکەن و سیرەکەی کۆمەڵە یاریان پێکەن و بەدڵی خۆیان یان هێن و ئابن یانسی بێ دەرەچێ یا شتێ دەرەچێ. ئەم بەرنامانەش بە هەمان شێوە دیوێکی تری ئەم درامایانن، یعنی هەمان ئیشی ئەوانەکە. خودی ئەو کەناڵانە بۆ ئەوە دروست بوون کە کۆمەڵگای کوردی بەڕاستی لە یەک هەڵوەشێ کاریگەریان کردووەتە سەر کۆمەڵگە کاریگەریان هەیە. ئەمە بەشێکی پەیوەندی بە لەوە چێ پەیوەندی بە سیاسەتەوە هەبێت، چونکە هەمیشە سیاسیەکان دەیانەوێت خەڵکی مەشغوڵ بکەن و ڕاگەیاندنیش لە ئێستاە کاریگەرترین چەکێکە کە کەسێک بەکاری بێنێ بۆ ئەوەی بەرامبەرەکەی بێهۆش بکە بەڕاستی ڕاگەیاندنە، چونکە وەک گوتم ئەتوانێت لایەنێکی کۆمەلگات زۆر بۆ زەق کاتەوە، لایەنێکی ترت بۆ خامۆشکە ینی بچووکی کاتەوە، ئەتوانێت ڕای گشتی دروستە هەست و سۆز لای خەڵک دروستە، ڕایەکی گشتی لەسەر بابەتێکی دیاریکراو دروستە. خەڵکێکی زۆر مدمینە بێ بە تەماشای درامایەکەوە کە هزار حەڵقەی تێپەڕانوە لە تەنیشتیا کۆمەڵێ بەرنامەی تەرفیهیت بۆ دانێ. ئەم بەرنامانش کەسانێکت بووە کا بە مۆدێل لە ناو بەرنامەکە کە هەر وەکو ئەکتەری ناو دراماکە دەورت بۆ بینی، دەموچاوی هی خۆی نیە، ینی دروستراوە هەمووی تەجمیلە، سێرەکەی ئەویش خۆی ئەنازێ بە چاکەت و پانتۆڵ و بەجل و مۆدێلاتەکانیەوە دێڕکلام بۆ براندێکی دیاری کراوەکە بۆ شتێکی دیاری کراوەکە، بە هەمان شێوە ئەویش ئیش لەسەرەواکە کە پەیوەندی خێزانداری ئەم شتانە گرنگ نییە، ینی هەمووی ئیش لەسەر ڕوخاندنی ئەو بەهایانەکە. ساڤەر ئێوەکو توێژەرانی کۆمەڵاتی نمونە هەبوو بێت بۆ منە پێیاک بێتە لای جەنابە بڵێ بۆی ئەم درامایانەوە مەسەلەن کێشەی کۆمەڵاتی بۆ دروست بوو بێت لێکەوتی خراپی لێکەوت بێتەوە؟ وەکو نمونەی دیاریکراو نەبووە بێتە لای من، بەڵام بینیومە بەڕاستی، یعنی کاریگەریەکانیان بینیوە چ لە لای گەورە چ لە لای مناڵ بەڕاست. خەڵک هەبووە کەس بووە ینی هەبووە وتێتی لەبەر ئەکتەرێکی دیاریکرا و تەماشای ئەو درامایەکەم، یعنی ئەمە بۆ خۆی کاتە تۆ لەگەڵ هاوسەرەکە دادانیشی سی تەلەڤیزۆنەکەی پیاوێت لای ژنەکە بڵێ من لەبەر خاتری ئەو ئەکتەرە کچە دانیشم بە دیار ئەو درامایەوە، ئەمە بۆ خۆی کارەساتێکی گەورەیە، ینی لێدانە لە هەست و سۆزی خێزانەکەت، ینی لەبەر ئافرەتێک دانیشی سەیریەکەی، ینی مەحسا بۆ هاوسەرەکەی خۆت ناکەی بەڕاستی، یعنی ئەمە لە ناخەوە ئافرەتێک هەڵەتەچێنی بێتەوەی نەبوونی خۆشەویستی لە نێوان خێزانەکە، ئەبێتە هۆی ئەوەی کە خۆشەویستی نەمێنێ دەرگای خیانەتەکەوێتە سەر پشت سیقەی پێت نامێنێ، ئەنی ئەمانە هەمووی لە ڕێگەی ئەو درامایانەوە دروستە بێت. زۆر باشە، کەواتە چۆن هوشیاری بدەینە چاکێک لە ماڵەوەیە بۆیانە نازێ بڵێ من ڕۆشنبیرم و سێری دراماکەژەکەم و ناشێڵم کاریگەریم لەسەر دروست بکە، ڕەنگە بڵێ من توێژەرێکی کۆمەڵایەتیم یا بڵێ من دکتۆرم من مامۆستایەکم زۆرترم زۆر دیندارم زۆر دیندارم، چۆن بتوانین یا چۆن ئەم تاکە لەم ڕۆ هوشیار ببێتەوە کە با سەیری نەکا، واتە چۆن ئەمە قەتعکەین ئەم پەردەیە لە نێوان دراماکان و خێزانەکانمان هەڵبینەوە بۆی کە ئیدی نەمێنێتەم پەیوەندیە. هەر یەکێک لە ئێمە کە سێری درامایەکەکە سێری فلیمێکەکە ئەگەر ورد بینەوە سیرەکەین لەگەڕ ڕووداوەکانە هەست و سۆزمان ئەجوڵێ، یعنی ئەوە قسەیەکی زۆر ناڕاستە بڵێن تەئسیرمان لێ ناکە. کاتە دیمەنێکی حەزین لێ بینی لە دراماکە سێرەکەی تۆش بەبێ ئەوەی بتەوێ هەندێک جار ڕەنگە بگاتە ئاستی ئەوەی کە بتگرێنێ بگریت بە دیارەوە، یعنی هەر لە خۆ کەسێک لە دراماکە خاتە دڵتەوە حەز بە سەرکەوتنی ئەو کەساکە، ئەنی ئەمانە هەمووی دەرخەریەوە کە کاریگەری لەسەر تۆ داناوە. سیر نەکردنی ئەم درامایانە باشترین شتە، ینی سێری نەکەیت، چونکە هەر کاتێک ئەگەر بیرۆکەکەشی زۆر زۆر سادە بێ تۆ 100 حەڵقە دانیشتی بە دیار شتێکەوە بە تەئکید کاریگەریت لەسەر دروستەکە، یعنی یەک دێڕ ئەگەر 100 ڕۆژ پێت بڵێنەوە لەسەر یەکتری بۆ نمونە بڵێن تۆ خراپی 100 ڕۆژ ئەم دێڕەت لەسەر یەک پێ بڵێنەوە لەوە چێ کاریگەریت لەسەر دابنێ بەرەو خراپی بچی. بۆیە
وازهێنان لە تەماشاکردنی ئەو درامایانە ئەو فلیمانە هەروەها تەماشانەکردنی ئەو بەرنامانە پڕکردنەوەی بە درامای تر بەشتی بەسوود فیلم زۆرە دراما زۆرە یعنی ئینسان دەتوانێت تەماشای درامای تر بکە و ئەو کاتانی کە هەیەی لەگەڵ خەزانەکەی پڕیکاتەوە کتێب بخوێنێتەوە یعنی وەرزش بکە شتێکی در بکە کە سوودی زیاتر بێ و ئینسان و پرسیارە لە خۆی بکە کە تۆ 1000 حەڵقە دانیشی بە دیار درامایەکەوە یان 100 حەڵقە دانیشی بە دیار درامایەکەوە لە کۆتایی ئەم درامایە چی دەستکەوتووە چی ئیسفادەیەکە کردووە ئینسانە بێت تەقیمی ئەو شتانە بکاکەیکە چونکە 100 حەڵقە بەڕاستی ئەگەر هەر حەڵقەیەکیش نیم ساعت بێ کۆیکەیتەوە کاتێکی یەکجار زۆرەکە ئەگەر لەو کاتەیە بخوێنیتەوە ئەنجامێکی گەورە ئەبینی بەڵام لە خۆمان بپرسین دوای تەماشاکردنی 100 حەڵقە یان 1000 حەڵقە ئێمە گەشتوین بەکوێ ئەم پرسیارانە زۆر زۆر گرنگە ئینسان ڕوبەڕووی خۆی بکاتەوە دواتر بڕیار بدا کە واز لەم دراما بێ سوودانە بێنێ زۆر باش ماوەستا ئاڤەر تا چەند گرنگە دایک و باوکان گرنگی بۆ بدەن کە منداڵەکانیان یاخودە و گەنجانی کە لە ماڵەوەن بۆ بەدیلی ئەم کەناڵانە ینی ئاگادار بن بیخەنە سەر کەناڵە پەروەردەیەکان کەناڵە ئیسلامیەکان کە ئەمانە پەروەردەیەکی جوان تون و تۆڵکردنی پەیوەندی خێزانەکان لە خۆ دەگرێت تا چەند گرنگە کە ئاگادار بن و هەوڵیان لەگەڵا بن لەسەر ئەم کەناڵانە بن و ئەوانەیش کە دەبنەوەی کێشەی خێزانی بیسڕنەوە لە سەتەلایتەکانیاندا بەتەچیت ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە پێویستە دایک و باوک گوریا بێ خاڵێکی تر کە بەڕێز خستەوە بیرم گرنگە باسیکەین بابەتی ئەفلام کارتۆن و ئەو ئەنیمەیشنانەیە کە ئێستا بە تایبەتی لە لۆکاڵیەکانە دیجیتاڵەکان کەناڵێکی مناڵانی یەکجار زۆر هەیە دایک و باوک ئەبێ وریا بێ بەشێکی زۆری و ئەنیمەیشنانە هەمان ئەو پەیامەیە کە لە فیلمەکانە هەیە ینی لە درامایەکە هەیە بەڵام بە شێوەیەکی مناڵانە خستوێتێ ناوێەوە و ئەیا بە مناڵ یعنی بێ دایک و باوک لەوەشە وریا بێ بزانێ مناڵەکەی سەیری چ ئەفلامێکەکە چونکە ئەفلامەکان بەشێکیان دیقەتم ماون شتی زۆر زۆر ناپەروەردەیتیایە و ئاماژەی سێکسیتیایە مناڵ بەرەولایانی ترە بە زۆر تونوتیژیتە بۆیە زۆر گرنگە دایک و باوک ئاگای لەوە بێ نەگەوەی تەنها ئەفلامێ بێ و ئەنیمەیشنێ بێتتر مناڵەکەی دانیش بە دیارەوە یان گۆرانیە بێ ئیتر بڵێ وەڵاقی چەکە سەیری ئەماکە بێ وریا بێ بزانێ سەیری چی ئەکە و هانی بدات ئاڕاستەی بکا کە تەماشای ئەو کەناڵە پەروەردەیانە بکا کە بەها بەرزەکان لە مناڵە ئەچێنن فێری ڕازگۆیی و ڕێزگرتن و دەستپاچی و احترام و ئەو بەها جوانانەیە کاکە لە کۆمەڵگا هەیە ماسەوە فیلتەری یەکەم خۆمانین لە ماڵەکانەوە کۆنتترۆلمان لە دەستە لەوێ و کەناڵانە بسڕینەوە یاخود سریان نەکەین کەواتە لایەنی دووەم کە ئەوانن کە بەرپرسیارەتیان لەسەر شانە لە چاودێریکردن لە مۆڵەتدان بەو کەناڵانە کە بەتێبەتی لایەنی حکومی لە وەزارەتی ڕۆشنبیری لە هەموو ئەمانە ئەرکی ئەمانە چێ بەرامبەر بەو کەناڵانەی کە هیچ نەبێ خۆ کەلتوری کۆمەڵایەتیان تێکداوە ئەو کەلتورە جوانە کوردەواری ئەسڵی کە هەمانی ئێستا نەماوە تەنان لە جلوبەرگە کوردیەکەشە شێوێنراوە بڵێ ئەرچی ئەوانەوەیە کە چاودێریەم کەناڵانە بکەن و فیلتەریان هەبێ چۆن لە بارودۆخێکی سیاسی دیاریکراوەیان لە هەندێک دۆخا کە خۆیان پێیان خۆش نییە پامێکی دیاریکراو لە کەناڵێکەوە بێ هەتا داخستنی قەناتێکە چنیانی ئاتیادێ بەلایەنەوە ئەرچیەوانەوەی ئەو کەناڵانەش بە هەمان شێوە کاتێک کە درامایەک بەو شێوازە داوازەیان فلیمێک داوازەیان بەرنامەیەک بۆ جۆرە داوازێ لە پرسیینەوەیان هەبێ بەڕاستی و هەموو ئەو قەناتانەی کە دراما پەخش ئەەکەن یا فلیم داوازێنن پێویستە فیلتەریان هەبێ لە لای خۆیان پیشانی پسپۆری دەرونی بدرێ پیشانی پسپۆری کۆمەڵایەتی بدرێ یعنی هەیان بێ لە بۆی ئەو فلیمە ببینن بزان فلیمە سلبیاتەکانی تا چەندێکە ئیجابیاتەکانی تا چەندێکە بۆیە ئەرکی گەورەی دەسەڵاتداران و بەرپرسانی ئەو لایەنە ئەوەیە کە بەوردی چاودێری ئەو کەناڵانە بکەن نەک ئەوەی کە ئەو بێسەر و بەرەی ئێستا لە کۆمەڵگای کوردی بەڕاستی کەناڵێکی زۆری دیجیتاڵەکان هەیە جگە لە ئاسمانیەکان لەوە چێت 100 کەناڵمان هەبێ ئەو 100 کەناڵە هەر ڕۆژەوەیەکی یعنی ڕۆژی یەک پەیامی خراپت پێ بدا یەک شتی سلبی بڵاو کاتەوە بەهایەکی سلبی بڵاو کاتەوە خراپ ئیتر کۆمەڵگا ئەگاتە ئەم قۆناقی کە تووشی لێر هەڵوەشانە بێ بەڕاست زۆر باش کاگەڤار بە شێوازێکی گشتی لە کۆتاییدا بە تایبەتی تر ڕووی دەمن لە کێ کە چارەسەری ئەم
کێشەیە بکات کە لە نێوان خێزان لە نێوان کۆمەلگادا هەیە. ڕووی دەمی یەکەمم لە خێزانەکانە بەڕاستی چونکە پێم وانە دەسەڵاتداران و بەرپرسان لەولایەنەوە هیچ هەڵوێستی وەربگرن و بێنە بگرە پێشیان خۆش بێ لەوە چێ پێشان خۆشێ بەتەکیید بۆیە ڕووی دەمەم لە خێزانەکانە لە دایک و باوکانە لە کەسانی دڵسۆزە لە پسپۆڕێ جیاوازەکان کۆمەڵایەتی دەرونی ڕاگەاندنکارەکان پارێزەرەکان مامۆسایانی ئاینی ئەوانە ئەرکی گەورەیان هەیە بەڕاستی ئەکەوێتە سەرشانیان کە هەر یەکە و لە جێگەی خۆیەوە خەڵک هۆشیار کاتەوە ئەم بابەتانە بە گرنگ بگرێ یعنی بەداخەوە زۆر کەم قسە لەسەر ئەم لایەنە ناکرێت بۆیە زۆر گرنگە هەر کەسە و لە جێگەی خۆیەوە خەڵک هۆشیار کاتەوە یعنی قەیچەکە با مامۆسایەکی ئاینی لە مینبەری مزگەوتەکەیەوە چەند وتارێک تەرخان کا بۆ هۆشیارکردنەوەی خەڵک لەسەر ئەم درامایانە لەسەر ئەم فلیمانە ڕاگەاندنکارێک بە هەمان شێوە بۆیە ئەرشی هەمومانە لە پێش هەمویانەوە خێزانەکان کە پێویستە ئاگیان لە خۆیان بێت سەرەتا دواتر ئاگیان لە مناڵەکانیان بێت کە سەیری بەرنامەی ڕێکوپێک و باش بکەن و ئەو درامایانەی کە هەڵی ئەبژێرن گونجاو بێ لەگەڵ بەها و کولتوری کوردیە بەڕاست زۆر سواز دەکەین بەخێراتی ئەزان و خۆشەویستان بۆ هیوای کە هەمومان لە شوێنی خۆمان لە ماڵەکانمانەوە بە کۆنتترۆڵی تەلەڤیزیۆنەکەمان بەڕاستی لەژێر کۆنتترۆڵی خۆمان نابێت لەسەر بنەمای پەروەردەیەکی جوان و هێشتنەوەی کەلتوری جوانی کوردەواری کە ئاوێتە بوو بە ئاینی ئیسلامە سپاس کە لەم تەوەرە لەگەڵمانە بوون ناوەڕی کورد وەردەگرین پاش ناوپڕەکە پێتان دەگەینەوە بە دیار پەیامەوە دانیشن. دووبارە سڵاتان لێبێداسان دەچین لای ڤیتیە کە باز لە فستیڤاڵی کوردەواری دەکات کە کۆمەڵی خانە پێستاون پێکەوە بینەری دەبێت. ئێمە لە ماوەی دە ڕۆژی ڕابردوودا هەستان بەکردنەوەی سێ خۆل بۆ ژنانی ناوچەکە لە کۆتایی خولەکاندا پێمان خۆش بوو پێشەنگای بە بازارکردنی کاڵاکانی ئەو خاتونانە بخەینە بازارەوە بۆ ئەوەی وەکو دەستپێکێکی ئەوان بێت چونکە 35 لەو بەشداربووانە کە بەشداری خولەکانیان کرد لە کۆی 35 یان 15 لە خاتونەکان دەبنە خاوەن کاری خۆیاندا چونکە ڕێکخراوەکە هەڵدەستێ بە دابینکردنی هەموو ئەو پێداویستیانەی ئەو خاتونانە کە پێویستیانە بۆ ئەوەی بتوانن بزنێسی سێکی بچووک بۆ خۆیان دابنێن. ئەمان زمانەوەیە شتەکانی خۆمان بازاڕی بکەین و ئەزمان لێیە کە بژێوی ژانی خۆمان بەدەستی خۆمان پەیدا بکەین. بەشداریکردنی من بە شیرنی دروستکردنە و شکردنەوەی میوە مرەبایە ترشیاتە توشمەیە خۆشکردنی بیبەر و ئیدی ئەو شتانەیە بە بۆنەی ئەوەی کە ئێمە فێری درومان و خولەکەمان بین بۆ ئەوەی فێری خەیاتی بین داهاتێکمان بۆ خۆمان و بۆ خێزانەکەمان بتوانین دابینکەین. ئیسفادەشمان لێ کردووە دەستخۆشی لە مامۆستاکان دەکەم خۆم بە درومانی بەشداریم کردووە لە کەوام دووریوە کراسی کوردیم دووریوە مەکسی ئیسفادەشم زۆر لێ کردو و فێریش بووم دەی بە تەمام ئیشەڵڵا گەورەتری کەم لە داهاتوودا.
بەڵازدان و خۆشەویستان ڤیدیۆکی دیکەمان هەیە هەر لە ڕانیەوە لەسەر نمایشی شانۆیەکی تایبەت کە چەند ڕۆژێک لەمە پێش لە ڕانیە بەڕێوە چوو و پەیامنێرمان ڕێنازەر سەلاف ڤیدیۆکی بۆ ئامادەکردین بە بزای مەسج و پەیامەکانی ناو ئەم شانۆیە چییە با پێکەوە بینەری بین. من وەکو ئیبراهیم محەممەد هەستان بەکردنەوەی چالاکێکی نمایشی بە ناوی دارمایە خوێناویەکانی دوای جەنگە کە پێم وابێ ئەو پرۆژێ بۆ کوردستان شتێکی نوێیە کەرەستەکانی کە بەکارمێناوە هەمووی پامی زوبانی منە بەڵام لە ڕێگەی هێماوە دەیگەێنم قسەکانی من وەکو بەکارهێنانی کەرەستە و ماتریالەکان ئەوانەی کە ئاماژیان پێ بدەن بەکارمێناوە ڕۆژنامە ورکراوە لە ناو قاپ و قاچاق لەگەڵ فیشەک لەگەڵ خوێن و بەڕێی کوردی و پێڵاو ئەوانە هەمووی هەریەکە و پەیام و گزارش لە شتێک دەکات هەریەکە و لە جوڵێکدا پەیامەکەی دەگۆڕێت. پەیامی پرۆژەکەم هەموو ئەو مردوانەی کە مردن کێشەنیە مردن تاوە ڕۆشتن بە هەر هۆکار و مەبەستێک بێت. بەڵام ئەوی کە بەجێ دەمێنێت بۆ ئێمە لە شێوازی تارمایی ناوە لێرەدا لە پرۆژەکەمدا وەکو وەهمێک وەکو تارماییەک وەکو شتێکی ون بوو بەرۆکی فکری ئێمەی گرتووە بەرۆکی ڕۆحی ئێمەی گرتووە بۆ نمونە چیمیابارانی هەڵەبجە لە ناو بیرەوەری هەموو کوردێکدا ماوەتەوە باشە وێنەی هەموو مردنەکان لە بەرچاوی ئێمە و لە فکر و ڕۆحی ئێمەدا ماوەتەوە. ئامانزی من لەو پرۆژەیەدا ئەوەیە کە نیشانی خەڵکی بدەم نیشانی جیهانی بدەم کە جەنگ چکارە ساتێک بەسەر مرۆڤایەتی دێنێ ئەوە چ لێکەوتەیەکی لێ دەکەوێتەوە پاشماوەکانی جەنگ چی بەسەر مرۆڤایەتی دێنن بە کورتی باسێکی کورتی پرۆژەکەی من و ئامانزی پرۆژەکەی من ئەوە بوو. ئازان و خۆشەویستان دیارە تەوری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر نوێترین ڕێنماییەکانی بە تایبەتی بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی شارەزور بۆ جوتیارانی ناوچەکە کە دیارە دەشتی شارەزور خاوەنی زەویەکی بەرفراوانی کشتتوکاڵیە و جوتیارێکی زۆر لێرە سەرقاڵی بە تایبەتی چاندنی گەنمن و تازەترین ڕێنمایەکانیش بۆوانن کە گەنم دەچێنن کە بابزانین ڕێکارەکانی وەرگرتنی گەنم بۆ ساڵی 2021 چییە کە لە ئێستادا دەست بە چاندنی گەنم کراوە وەیە پێویستە لە ئێستاەوە ڕێنمایی تازە بدرێ بە جوتیاران ئەوانەی کە دەیانەوێت گەنمەکانیان ڕادستی سایلۆکان بکەن لەسەرم بابەتە هەر لە شارەزورەوە بەڕێز عوسمان کەریم جێگەڕی بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەری کشتتوکاڵی شارەزورمان لەگەڵ کاوسمان زۆر سپاس بۆ دەرفەتە سپاس دەکەین کە میوانی پەیامی ڕۆژیت بابزانین تازەترین ڕێنماییتان بۆ جوتیارانی ناوچەکە بە گشتی چییە؟ سەرەتا بە ناوی خۆی گەورە سپاس بۆم دەرفەتە و سپاس بۆ گوێگرانی بەڕێزیشمان
طبعا ئەم پرۆسەی کەی سێمە دەستمان پێ کردووە ساڵانی ڕابردووش ئەم پرۆسەمان هەر بەردەوام بووە لەسەر وەرگرتنی گەرمی سایلۆ بە بازارکردنی گەنمەوەتە بەڵام شێوازی ساڵ ئەم ساڵمان لە شارانی پێسووتر جیاوازترە بۆیە ئەم ساڵ چەند ڕێنمایەک لە وەزارەتی کشت و کاڵ هاتووە بۆمان سەبارەت بە بازارکردنی گەرمی ئەم ساڵە گوێ لێمە کاکەم بەڵە فەرموو کاسمەیان زۆر باشە ئەم بە بازارکردن تەقا کۆمەڵی ڕێنمایی تازەمان بواتەوە ئێمە لەناو وەزارەت بەڵام ساڵانی پێشووتر ئێمە ئەم ڕێنمایە نەمادا بە جوتیا بە ئەنجومەنی گوندەکان ئەنجومەنەکان ئەو کەسانەی کە گەنمیان شاندووە بە لیستێک بۆیان ئەنارین کە ئەوەی ئارەزوی بە بازارکردنی گەنم بە تەشریمی سایلۆی بکات ئێمە لە ڕێی ئەنجومەنەکانەوە بە لیستێک وەرمانەگرت و ئەمە نابۆ بەڕێوەبەری گشتی کاڵی سلێمانی لێوە کاری لەسەر کرا و کارەکان ئەنجامە درا بەڵام ئیمساڵ کۆمەڵێک ڕێنمایی تازەمان بۆتە لە وەزارەت ڕێنمایەکان کۆمەڵێک خاڵی لەخۆگرتووە یەکێک لە خاڵەکان ئەڵێ ئەبێ ئەو زەویەی کە بەدەست جوتیارەکانەوەیە ئەبێ بەڵگەی بێت بەڵگەکە یا ئەبێت عەقد بێت واتە پەیوەست کرابێ لەسەر یاخود تەوزیع بێت یاخود مڵک بێت ئەبێ هەرکێکیان لەو بابەتانە ئەبێ بەڵگەیەکی تەواوی لەگەڵا بێت لەگەڵ کۆپی باری شارستانیەکەی خۆی پێی شەخسەکە و جوتیارەکە بەناوێتی یەک ئێمە لیژنێکمان لە دایرەت تەشکیل کردیانە لەگەڵ کۆمەڵە فەرمانبەر لەگەڵ لێپرسراوی زەویزار و نوێنەری جوتیاران و چەند فەرمانبەرەکەی بەڕێوەبەری خۆمان جوتیارەکە یەتە بەردەمی لیژنەکە و ئەو پرسیارانی کە لێکری وەڵامەداتەوە خۆشی واژۆ لەسەر ئەو فۆرما کات کە بۆی پڕەکرێتەوە دیهاتەکان هەموو سەرمان بۆ داناون هەر ڕێژە و سەرەی دێیەکە ئەبێت ئەو ڕۆژە جوتیارەکان هەموو حاضر بۆ بەڵگان لەگەڵ خۆیان نابێنن بۆ پڕکردنەوەی ئەو فۆرمەی کە ئیمساڵ بۆمان هاتووە بۆ ئەوەی بینێرین بۆ بە بازارکردنی گەنم بۆ سایلۆکان زۆر باشە کاک عوسمان تا چەند جوتیارەی ناوچەکە لە ڕێنمایەکانی ئێوە لە ئەو بابەتانی کە پێشکەشیان دەکەن ڕازین لە پێدانی سوتەمەنی لە پێدانی کووت و ئەو پێداویستیانی کە بۆ کشت و کاڵ هەن تا چەند ئێوە هاوکاریان دەکەن ئێمە بەنسبەت ئێمە بۆی قەیرانی دارایی جەناب تەزانێتەوە چەند ساڵێکە تووشی قەیرانی دارایی بووین بەڵام ئێمە بەنسبەت کوتی کیمیاوی ساڵی ڕابردوو کووتمان بۆ هات بە شێوەیەکی زۆر باش تەوزیع ماکرد بەسەر جوتیارانە بە پێی غیلەی دووەم بە پێی مەساحەی زەویەکەیان هەر جوتیارە و چەندێکەوە دە بەڵام بەنسبەت سوتەمەنی ئەو شتانە چەند ساڵێکە ئەو شتانە بۆی قەیرانی داراییەوە جەناب تەزانێت کە ئەو شتانە نەماون ئێستاکێنە ئێمە لەژێر دەسەڵاتی ئێمە نییە ئەوەی کە هەیەتە لای ئێمە بە هەموو شێوەیەک هاوکاری جوتیاری سنوورەکەی خۆمانەکەین و بەدەمیانەوە ئەچین مەسەد هەودە و دەرمان وشتانش ساڵانە بۆمان تێت ئەوەی کە هێگاتە دەستمان ئێمە بە شێوەیەکی زۆر باش دابەشەکەین بەسەریان و هاوکاریشانەکەین زۆر باشە کەواتە ئەمساڵ تازەترین ڕێنماییتان بۆ ئەوانەی کات دەبێ ناوی خۆیان بنووسن چییە و ئایا جیاوازی هەیە لەگەڵ ساڵانی ڕابردوو بۆ نمونە بە پێی دووەم جوتیار هەبوو کە چەند تۆن گەنمی لێوەربگیرێت بەڵێ ڕێنماییمان ئەوەیە جوتیاران بەدەمانەوە بێن چونکە ئەم پرۆسە هەتا کۆتایی مانگی یەکی مەتوانین بەردەوام بین ئەبێت چەند ڕۆژێکی پێش کۆتایی مانگیەک دەبێت 25 یەکە ئەمێ ئەم شتانە ئێمە داخلی کۆمپیوتەری بکەین ئەوەی کە نووسین کۆیەکەینەوە دوای بیکەین بە لیستێک و بینێرین بۆ بەڕێوەبەری گشتی بۆیە داوا لە جوتیارەکانی هەر لە ڕێی کەناڵەکەی بەڕێستانەوەکەوە هاوکارمان بن ئەو ڕۆژێک کە بۆیان دانێت لەو ڕۆژە حاضر بن تا ئەمەش بتوانین کاری تەواویان بۆ بکەین بەنسبەت غیلەی دووەمەکانی شۆ ئێمە بە پێی دووەم ئەیکەین هەر جوتیارە و چەند دووەمی هەیە چەند بەدەستی وێتی چەند یەکا بەگەنم ئەو گەرمەی کە ئیمساڵ کردوێتیمە تەنها بۆ بازارکردنی گەنمە ئەم نووسێنەی ئێمە ئەبێ بۆ بازارکردن بۆ سایلۆکان بینێرین چەند دووەمی کردو بە گەنم ئەو دووەمەی بۆ ئەنێرین مەساحەکەی ئەوەی بۆ ئەنێرین بۆ نووسینێمە کەواتەکە یەکلایە بێتەوە ئەم جوتیارە لەو دووەمەی کە هەیەی چەند گەنمی لێوەربگیرێت ئایا ئەوە کێ بڕیاریشی لەسەردا لە ئێستەوە دیارە یاخود لە کاتی وەرگرتنی گەنمەکانە دەبێ بەغدا بڕیاری لەسەر با ئەو کاتە وەزارەتی تیجاری عێراقی بڕیارەدات بڕیارەکە لای ئێمە نیە ئێمە هەموو ساڵێک بە پێی هەڵکەوتەی شارەزوو ئەینووسین ئێمە ئەوەی لە پشتی جادوێ مەساحەی دووەمێک ئەنووسین 600 تا 700 کیلۆ لە دووەمێک واریداتی بێت ئەوەشی لەبەر جادێ ئەرجەکەی بەپیترە ئەنووسین 1000 کیلۆ بۆ دووەمێک واریداتی بێت بەڵام ساڵانی پێشوو لەوانەیە بەڕێستا ناگادار بێ ئێمە 96 کیلۆمان لە دووەمێک لێوەرگیراوە هەموو دووەمێک 90 بە پێی سەدا دوانزەی ئەوەی وەزارەتی تیجاری عێراقی دایناوە بۆمان ئەوە لە ئەوان دیارەکەن تا ئێستا هیچ ڕێنماییەکی تازە بۆ ئیمساڵ نهاتوە دەگەوێت دەستمان زۆر باش کاسمان هیچ ئامارێکتان لە بەردەستا هەیە چەند جوتیارمان هەیە یاخۆ چەند دووەممان هەیە لە دەشتی شارەزوور لەوەی کە بچێنرێت بەگەنم بەڵێ ئێستا 54,000 دووەم زەوی بەراومان هەیە ئەوەی کە بە باران ئاوەدرێت لەگەڵ 14,000 دووەم بەراوە ئەوەی بە ئاو ئاوەدرێت بەڵام بەهۆی ئەوەی کە کەسە گەنم تۆزێک پارە ئەکات و فەلاح زیاتر حەزیلیەکە زۆربەی بەراوەکانی شەشێنێنە بەگەنم زۆر باشە کاک عوسمان لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک مێرووی زیانبەق لەسەر زەویە کشت و کاڵەکاندا بوونی هەبووە ئەمە چارەسەر کرا خۆت پێداویستی دەرمان هەبوو کە بنبر بکرێت
بەڵێ ئەم مێروانە ساڵانە بەردەوام هەیە نەک بە ساڵ و دوان هەموو ساڵێک ئەوەتە ئێمە لە ناو ئەم پرۆساین هەر بەردەوام ئەم مێروانە ساڵان دووبارە ئەبێتەوە تەمان ئەمە بە پێی توانە قڕکەت بەدەستمانگەێت دابەشەکەین بەسەریانە بەڵام مێروەکان قابلی زیاد و کە من ساڵ هەیە زیاترە ساڵی بازی شوێن کەمترە بەڵام ئەوەی کە بەدەست ئێمە بگە قڕکەرەکان بەسەریان دابەشەکەین و هاوکاری تەواویشان و ڕێنمایی تەواویشان بۆ مێروانە زۆر باشە بەگشتی ڕێنمایە کشتتوکاڵەکانی ئێوە چۆنچۆنی دەدرێتە جوتیاران ئایا ئێوە لیژنی تایبەتان هەیە کە بەسەر جوتیاراندا دەگەڕێ و ڕێنمایی ساڵانیان پێشکەش دەکات یاخود چۆن ڕێنمایی بەگشتی دەدەن جوتیاران بەڵێ ئەمە هەر فەرمانگەیەکمانەیە بە ناوی ڕێنمایی کشتتوکاڵیەوە تەمە ئەم ڕێنمایی کشتتوکاڵی ئێمە تەنها بۆ ڕێنمایی کشتتوکاڵ دانیشتووە و فەلاحەکان دانیشتووە ئەوە ساڵانە چەند سیمینار و کۆڕ و کۆبوونێک سازەکەین و خۆشمان لە کاتی هەڵمەتەکانە لەگەڵیانە ئەگەڕێن و کۆبوونیان لەگەڵا ئەەکەین ئاگاداری کۆمەڵە نەخۆشی و بەکارهێنانی قڕکەر و شێوازی بەکارهێنانەکان هەموو شتێک ئاگاداریانەکەین و ئەو کەسیش بێت تەلا ئێمە بە زودیگا بەدەیەوەچین و هاوکاری تەواویانەکەین. زۆر باشە کاک عوسمان تا چەند قەیرانی دارایی لە هەرێمی کوردستاندا کاریگەری کردووە سەر جوتیاران کە خواستی زیادکردنی بەرهەمی کشتتوکاڵی زیاد بکەن ئایا کاریگەری هەبوو لەسەرەوەی کە زۆر جار پێداویستیان نەبەردەستان یاخود باڵێن تراکتۆرێکی باشی نییە بتوانێت کشتتوکاڵ لە زەویەکەی خۆیدا بکە ئەمە وای کردووە کە بێتەوەی پاشەخشێکردن لە کەرتی کشتتوکاڵ لە ناوچەکەدا بەتاکید ئەوە شتێکی گومانی لە کراونی ئەوشتە چون هەموو تاسیری سەر هەموو هەوارەکان کردووە قەیرانی دارایی بۆتەوەی کە جوتیار بە ئاسایی ناتوانێت بەرهەمەکەی خۆشی ساقاتەوە نەکەوەی کە بەرهەمی بێنەوەشی کە بەرهەمی تێ کابرا توانێت لە ڕێگای قەرز و لە ڕێگای دوکان و کۆمەڵی شتۆ توانێت بەرهەمی بێنێت و بڵاوی بخاتە بازاڕە بەڵێ تەسیرێکی تاوی لەسەر جوتیار و لەسەر هەموو سنوورەکان کردووە لەسەر هەموو بوارەکانیشە. گاوسمانەوە بۆیان دیارەکەن لە ئێستادا تاوان کاتی وەرگرتنی گەنم بە پێی دەرەجە 1 و 2-3مان هەیە ئێستەوە بۆیان دیارەکەن یا بنەتۆیان پێدەن لەوەی کە کام لە جۆرەکانی گەنم بچێنن ئەو جوتیارانە لەبەرەوەی کە سبەینی لە وەرگرتنی گەنمەکەش هەر بە قازانجی خۆیان بێت و کامیان باشترە. ئێمە ناتوانین دەرەجەکان دیاری دەرەجە تا گەنم نەدورێتەوە سایلە و کاتە سایلۆ دیاریەکان مختبەریان هەیە لەوێنە بەڵام ئێمە شێوازی گەنمەکان چوار جۆر گەنم لێرە حەزەکەین کە جوتیار بەکاری بێنێ یەکیان ئاراسە دووەم ئەدەنەیە سێم شامسیە چوارەم ئەم سلێمانی دوو کە تازە ساڵێکە پیا بووە هاتووە ئیمساڵ لەو ڕێژەیە و گەنمە ئێمە 30 تەنماندابەش بەسەر 30 جوتاری سنوورەکەی خۆمانە وەک تەجروبەیەک هاتووە ئیمساڵەوەی کە جوتیاران بتوانن بەرهەمێکی زیاتر بخەنە باڵبەر ئەوە ڕێژەیەکی باشیە و گەنمێکی پاکە و بۆ سایلۆکانی شیش گرفتێکی نییە بۆ وەرگرتن. زۆر باشە کاک عوسمان لە ناو بازاردا ئێستا ئاردی کەرکک زۆر مەرغوبە زۆر گرنگی پێدەدرێمە چ جۆرە گەنمێکە ئایا لە شارەزوودا ناتوانرێت ئەو گەنمە هەمان ئەوەی کە لە کەرکووکە هەیە بچێنێت؟ وڵای من واتی ئەگەم گەنم هەر ئەو گەرمانەی شێوازی گەنمەکان احتیمال بەس شێواز لەوچی لەسەر ئەو معمەلانی کە ئاردەکە دروستەکان احتیمالی سەر زیاتر ئەویان هەیە تا گۆڕانکاری بەسەرا بکرێت لەبەر ئەوەی من زیاتر معلومات مەسە ئەو شتە نیە ئاش و شتەکان کە بزانین چۆن نەکرێ و چۆن بەکارهێنرێن. زۆر باشە بە پێوەی کە خۆش تاماژت پێکرد دۆنمێکی زۆر هەیە کە لە ناوچەیدا لە دەشتی شارەزوورە دەکرێتە گەنم و ڕێژەیەکی کەمی ژوەردەگیرێ ساڵی ڕابردوو پێم وایە لە دۆنمێک 94 کیلۆ بوو 8 کیلۆ شتێکی وا بوو 96 کیلۆ بوو 96 کیلۆ ئەوەی کە دەمێنێتەوە جوتیارەکانی خۆمان چی لە گەنمەکانیان دەکەن؟ والله وەکەوێتە بەسەر بازاڕی ئازاد زیاتر ئەوانەی کە ئیبەن بۆ سایلۆکانی جنوب باریەکەن کۆمەڵی تیجار کۆی دەکاتەوە بە هەر شێوازێک بۆ علەفی دەواجینەکان کۆکرێتەوە بۆ علەفی ئاژەڵ ئەفرۆشرێت ئەگەوێتە سەر شانی فەلاحەکە خۆی ئەو جوتیارە خۆی چۆن ساخێکاتەوە لە بازاڕە بەرەی حکوومەت تەنها ئەو لە سا دوانزەی لێ لەو 96 کیلۆ لە تەنێک لێ وەرەگرێت ئەوکەوێتە سەر بازاڕەکان ئەوکاتە توانێت ساخی کاتەوە ینی لای خۆمان هیچ ئاشێک هیچ معمەل و شەریکەیەک هیچ شتێک شوێنێک نییە کە بتوانین گەنمەکەی خۆمانی تێدا ساخ بکەینەوە تا ئێستا لە قەزای شارەزوورە نەخێرنەوە وەڵا شتیوامان زۆر باشە کاک عوسمان لە قەزای شارەزوورە سایلۆ نیەوەی کە هەیە لە سەی سادقە ئایا تا چەند توانیوێتی گەنمەکەی ینی ئەو پێداویستی یاخود ئەو گەنمی کە هەیە لە شارەزووردا پڕ بکاتەوە ئەو سایلۆیە؟ ئەو سایلۆی سەی سادق تەبان ئێمە ڕەبتمان بە سایلۆکەوە گەنمی ئەمە چێ بۆ سایلۆی سەی سادق ساڵان ڕێژەیەکی باش وەرەگیرە بەڵام ئێستا ساڵی پار 6600 تەن لە سنووری ئەمەوەی ڕێژەکان بۆ دیاری کرابوو کەلیان وەرگرتین کەم کرابوو یا زیاد کراوە؟ بۆڵای ئێستا تقریبا کەم کراوەوە ساڵانی پێشووتر ڕێژەیەکی زۆر باش دیاوان بەڵام ساڵی ڕابوو 6000 تەنیان وەرگرتین ئیمساڵی تا ئێستا دیاری نەکراوە چەمان لێوە ناگەن تا ئێستا زۆر باشە هیچ گرفتێک بۆ جوتیارانیەوە دروست نابێت لە گواستنەوەی گەنمەکانیان بۆ سەی سادق؟ وڵی گرفتەکە ئەکەوێت دەستەشانی جوتیارەکە خۆی چووکەمە هیچ وەسایلێکی گواستنەوەمان نییە وەکو شت و کاڵ خۆمالێت تا بتوانین یا هاوکاریان بکەین ئەگەر دەستەشانی جوتیارەکە خۆی ئەتوانێت خۆی لە ڕێگەی خۆی چۆن دیگوێزێتەوە ئەوە تێکە لە سەشانی جوتیار خۆیەتی. زۆر باشە پرسی گەنمی جوتیاران پارەی گەنمی جوتیاران لە بەغدا ئایا تا چەندە ئەو پارەیە کە تا ئێستا نەدراوە جوتیاری شارەزووریشی تێدایە؟ بەڵێ بەتاکی جوتیاری ئێمە زۆر تێدا بەڵام نیسبەتێکی زۆر جوتیاری ئێمە تا ئێستا
ساڵە و سێ ساڵی پێشوو هەر وەرنەگرت و نیسبەتێکی کەمی لێ وەرگیراوە بەڵام زیاتر ئەوە شەڕەتە بۆ وەزای تیجاری عێراقی و لەگەڵ حکوومەتی هەرێم ئەوە خۆیان زیاتر لەوانەیە لەو بوارە شارەزایان زیاتر بێت. زۆر باشە کاک عوسمان، تازەترین داواکاریتان چییە بۆ جوتیاران لەم وەرزەدا دەبێت چی بکەن و ڕێنمایی نوێتان چی لەم وەرزەدا کە بۆی بتوان بەرهەمەکانیان ڕوو لە زیادبوون بکەن؟ وڵا داواکاری سەرەکیمانیەوە داوای جوانانی خۆمانەکەین لەم کاتا لەم فەتەی کە دیاریمان کردووە سەردانماکەن بۆ ئەوی فۆرمان بۆ پڕکەینەوە دوانەکەون، چونکە ئێمە لە مودەی دیاریکراوی خۆمان زیاتر لەوە چێ دەرفەت نەبێ بۆیان پڕکەینەوە سەردانمان بکەن و داواکاری تریشمان ئەوەیە جوتیاران هاوکارمان بن. ئەوەی کە تێتە بەردەستی ئێمە توانین بە شێوەیەکی زۆر دادپەروانە تەوزیعکەین بە سزابەشکەین بەسەریانە هاوکە نوێنەی جوتیارانمان لەگەڵیانە ئیشەکە بیکەین و داواشیان لێکەین ئەوەیشی خۆیان پێویستیانە ئاگادارمان بکەن وەکو نەخۆشی و هەر بابەتی کە ڕوویان تێکە سەردانمان کەون ئەمە لە خزمەتیانەین. زۆر باشە، زۆر سپاس بۆ بەڕێز کاک عوسمان کەریم، جێگیری بەڕێوەبەری کشت و کاڵی شارە زۆر سپاس کە لە شارە زۆرەوە لەگەڵمان بوویت. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێزتان. سپاس دەکەین. ئەزان و خۆشەویستان دەچینە لای تەوەری کۆتایی بەرنامەکەمان کە وەک ئاماژەمان پێکرد لە دەستپێکە بابەتی چوونی شاندێک یا هەندێک لە نوێنەری مامۆستایانی ناڕازی بۆ بەغدا کە ماوەی 2 ڕۆژ لە بەغدا بوون و چاویان بە بەرپرسان و لایەنە جیاوازەکان لە بەغدا کەوتووە گرنگترین داواکاری ئەم مامۆستایانی ناڕازیش کە ماوەی نزیک بە ساڵێکە کاری لەسەر دەکەنەوەیە کە دەبێت بابەتی موچەکانیان ڕاژەکانیان بگوازرێتەوە سەر بەغدا و کاریان لەسەر کردو واژۆیان بۆ کۆ کردووەتەوە و لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە 2 ڕۆژی ڕابردوژەم سەردانیان بۆ بەغدا کۆتایی پێهاتووە کە دوێنێ گەشتونەتەوە سلێمانی بۆیە دەمانەوە بابزانین ئایا ئەنجامی ئەم سەردانیان بۆ بەغدا چی بووە و چاویان بەکێ کەوتووە بەگشتی تا چەندە بەدەستپڕی گەڕاونەتەوە جیاوازن لە شاندەکە حکوومیەکان کە پێم وایە هێشتا بەشێکیانر لە بەغدان لەسەر ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا نەگەشتونەتە هیچ ڕێکەوتنێک. لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز بێ خاڵ عەلی ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی و هەروەها ئەندامیە و شاندی کە لە مامۆستای ناڕازی چووەتە بەغدا دەکەین. مامۆستا بێ خاڵ بەخێر بێت. سپاسانەکەم. زۆر بەخێر. میوانداریتان سپاسەکەم. چاوتان بەکێ کەوت لە بەغدا؟ وەکو زانن ئێمە بە دوو وەز بە ڕۆشتوینە وەز بە یەکەم کە ڕۆشتن چیان بە سەرۆکی عێراق کەوتووە بەرهەم ساڵح، چیان بە عەمەر حەکیم کەوتووە، ڕەوتی حیکمە. لە دووەم ڕۆژە کوت لە پەرلەمانەکانمان زیاتر بینی، سەرۆکی پەرلەمانمان بینی قسەمان لەگەڵا کرد، جێگری سەرۆکی پەرلەمان، کوتلەی سائیرون، کوتلەی پانزە و کۆمەڵی کوتلەی ترکە لەناو پەرلەمانە کاریانە کرد. هەندێک لە ئەندام پەرلەمانەکانیان بەتایبەت هاتن قسەیان لەگەڵا کردین و دانیشتمان لەگەڵیانە کردووە. زۆر بەش مامۆستا بێ خاڵ، ئێوە ئەمەژوو پێکە لەگەڵ زۆرێک لە کوتلەکان وانی پەرلەماندا کۆبوونەتەوە، دەتوانێت لە ڕێگەی پەرلەمان و پرسی ئێوە چارەسەر بکرێت و کوتلەکانی ناو پەرلەمان بە عەرەبەکانی شۆ پشتگیری تام بکەن؟ بەڵێ بە دڵنیایەوە، چونکە لە عێراقا ئەوەی دەسەڵاتی هەیە دەسەڵاتی ڕەهای هەیە پەرلەمانی عێراقا. لەوێ ئەوەی کە بە ئێمە وتراوە ئومێدێکی تایە، یعنی ئێمە ناڵێن لە 100% جێبەجێ ئەکرێ. ئێمە وەکو ئومێدێک چونوەکو فشارێکە لەسەر حکوومەتی هەرێم و لەسەر حکوومەتی عێراقی دروست کرێ بۆی تر قوتی خەڵک نەبێ بەیاری لە بینی مەعمەعی سیاسی نێوان هەرێم و مەرکەزە. بەڵام ئەوەی کە بینیومانە خۆشحاڵی بۆ زیاتر هەمووی بەڵێ نێوەیان ناوە کە کاری لەسەرا بکەن و هەوڵی جدی زیاتر بنەوە فشارەکان زۆر زیاترکەن لەسەر هەرێم تاکو ڕێگا چارەیەک بدۆزنەوە کە ئیتر موچەخۆری هەرێم لەو بینیان نمێنێتەوە. بابەتەکەی ئەوەیە داواکاریەکەی ئەوە تا چەندە پێوەستە بە ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداوە، چکە ڕەنگە لەوان لەوێ ڕێک بکەون ئیدی ڕاژەوە نەگوازرێتەوە بۆ سەر بەغدا بۆ نمونەیە موچەی مامۆستا لە بەغداوە نێت. بە تاکید کاریگەری زۆری هەیە، خۆتەزانی مەعمان سیاسیەکان و فشارە سیاسەکان کە لە نێوان خۆیانە هەیە هەتا خۆیان مەساڵحی خۆیان وەستابێ زۆر گوێ ناگیرێ بۆ میلەت. بەڵام ئەوەی کە لەوێ باس کراوە هەمووی زۆر ناڕەحەتن بەرامبەر بە هەرێم، گلەی و گازەندەیەکی زۆریان هەیە، ڕەخنێکی زۆریان هەیە. حەسەن کەعبی قسێکی زۆر جوانی کرد، وتی ئێمە وەکو ئەوەی بین بۆلاتان سینێ بمەڕمان بۆ هێناون بەرخمان هێناوە بە کوڵاوی ئەڵێ فەرموو لەگەڵمانە بخۆن، ئێوە قاپێ زەڵاتی پسکۆلەتان پێە خسووتانەتە ژێر مێزەکە وڵێنێ هەر بۆ خۆمانی خوێن و لەگەڵ ئێوەش مەڕەکە خۆین. یعنی ئێمە وەکو چۆن بڵێ ئێمە وەکو مشە خۆرێگە هاتینە بەرچاوی ئەوان کە حکوومەتی هەرێمە داخۆ بۆ شێوازی لێ هاتووە کە پێشتر چەند ساڵێک پێشەوەی کە حکوومەتی هەرێم نەوت دەربێنێ هیچ کێشەیەک نەبوو لەبەرەوەی حکوومەتی عێراقی لە بەسڕە و لە مووسڵ و لە شوێنەکانی ترەوە نەوتی ئەنارد بۆ
حکوومەتی کوردی و هیچ کێشێک دروست نبوو موچە بە تەواوەتی ئەها تی بەڵام لەگەڵەوەی لە دوای ئەوەی کە شتێکی شک بردووە لە ناو خۆیان کە زەڵاتەکەی شک بردەوە بڵێ ئێستاڵێ من زەڵاتەکەی خۆمە خۆم و مەڕەکەی تۆشمەوێت یعنی ئەمە نادادێکی گەورە لەلایەن حکوومەتی هەرێمەوە زۆر باش مامۆستا بێخەڵەوان تا چەند ئاگاداری بندیوار بوون دەوترێت زۆرە لە کێشەکانیان ئەم بندیوارانەیە دەڵێت بۆیە نایخینەوە سەر بەغدا بندیوارێکی زۆر هەیە ئەم حزبەکانی دەسەڵات نووسیان لە ناو حکوومەتە کێشیان لەگەڵەوە داهبوو باسی و بابەتیان لەگەڵا بڵێ باسی ئەرقام و داتاکانیان زۆر کرد یەکی لە پەرلەمانتارەکان بەرپرسی بەشی دارایی و ئابووری پەرلەمان قسەی زۆر لەسەرەوە کرد باسی ئەوەی کرد کە گەندەڵیەک و بندیوارێکی زۆر هەیە لە کوردستانە ئێمە ئەگەر موچەخۆری هەرێم ڕاستەقینەکان بۆ زۆر ئاسانتر کارمانە کرد لەسەری و زۆر دەمێک بوو ڕزگارتان بوو لە مۆزع و لەم گەمەی کە ئەکرێ لەگەڵتانە بەڵام ئەوەی کە کێشەکانی دروست کردووە ئەم داتایانە ئەم هەموو ناوهینانە کە دروست کراون لەکوێ هێنراون و چۆن لە دامەزراکەوتی باسی ئەوەشی کرد کە لە پەروەردە و تەندروستی پێشتر لە ساڵانی پێشوە کە ویستیان داتا دروستکەن کە سمپڵێکی بچوو وەرگیرا بوو لیان باسی ئەوەی کرد کە بەڕێوبەرایەتی هەبوو دووسێ بەڕێوبەری هەبووە چەندین مۆزەف هەبوو فەرمانبەر هەبوو ناوی هەبوو بەڵام بوونی نەبووە چەندین دەوائیر هەبووە ناوی دائیرەکە هەبووە بەڵام بوونی دایرەکە خۆی نەبووە ئەمانە هەمووی گەندەڵی و فەساد و بەداخەوە دزی و گەندەڵی ئەم وڵاتی ئێمە پیشانەیە بەرامبەر بە حکوومەتی عراقی هەرچەند خۆیان لە ئێمە لەوانەیە فاسدتر و خراپتر بن وڵاتێکی وێرانەیە بەغدا یعنی لە چاو هەرێمە کە سەیرێکەی وێرانەیەکی تەواوە بەڵام لەگەڵ ئەو وێرانەشە ئەو قوتی میلەتەکەی نادزێ دوجار ئێستا دەوڵەتین و ئێمە سەر بە عراق بەزانم ئێوە لە ماوەی ڕابردوودا لەسەر شەخان بوون و ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی مەسوجەکانتان گەشتبوونە بەغدا پێشەوەی کەیەوە واژۆکان کۆبکەنەوە ئەوان دەیانزانی چیان دەوت بەڵێ زۆر خۆشحاڵیان دەربڕی بە خۆپیشاندانەکان باسی ئەویان کرد کە ئێوە لەوانەیە زۆر پێتان کەم بوو بەیان لەلایەن حکوومەتی کوردیا لەلایەن خەڵکە و تووشی ناومێدی و هیلاک و پەشۆکاوی بوونە کە چەندین ساڵەیە و بەردەوام خۆپیشاندانەکەن و کاریگەری نێوتی ئەو کاریگەریە زۆرەی کە ئێستا ئەم فشارێکە لەسەر حکوومەتی هەرێمە خۆپیشاندانەکانی ئێوەیە وتی گەورەترین فشاریەوەی سەکە حکوومەتی هەرێم دیسان وەفدی ناردووە هەفتەیەکە لێرە ماونەتەوە ئەم ناڕزایەتیانەی هەرێمە دروستی کردووە ئەم خۆپیشاندانانەیە کە چەندین ساڵی و بەسلمی داواکەن ئیسە کەوتۆنەتە قات و قڕی خەڵکی ناڵن خۆپیشاندان کرێت و هێزی سەربازی هێنێتە ناو شارەکانەوە و زەختەکە لە خەڵکو و گازی فرمێسکرێژە ڕێژێ بەسەرتانە و خەڵکە گیرێ و کۆمەڵێ ناڕەحەتی و شتەکرێ ناقانونی و نایاساییەکرێ وتی ئەمانە هەمووی گەورەترین فشاری دروست کردووە خەڵکی بەغدا و مرکز هەمووی لەگەڵتانن هەمووی هاوخەمتانن و هەوڵی جدی ئێن بۆ ئەوەی ئێوە ڕزگارتان بێ لە وەزع زۆر باش ئێوە لەوێ هیچ زانیارێک تاوەگل لەسەر چۆنیەتی پێدانی موچە بە فەرمانبەرانی ئەوێ یاخود زیادبوونی ڕێژە ئایا جیاوازیە لەگەڵ هەرێمی کوردستاندا یاخود ئایاوە ڕاستە دەوترێت لێرەوە دەوترێت لەوێ لەسەر موچەیەکی حکوومەتی ناو دەتوانانی چەندین میلیۆن پارە ڕابکێشی لە بانک ئەم بابەتانە تا چەند باسی کرا هەمویان باس کرد بڵێن بەرپرسی خوێندنی باڵا قسەی کرد بەرپرسی گاز و نەوت قسەی کرد لەگەڵمانە هەمویان باسی ئەویانە کرد کە هاوڵاتی عێراق بێبەژنێ لە هیچ شتێک يعني لا علاوة الترفيه على خدمات لويكا بلين بون منا سلفة ورقري وتي سلفة مان هي لدى مليون وبو حفتة وبينز مليون بهموها ولاتك لرقبان قرافيدين ورشيدة ورايك يشن وهيس كشو إشكاليتي كيش يعني هموي بجدارن يعني استفادەیەکی زۆر کراوە لەمە وتی ئێمە باسی ئەومان کرد بۆچی ئێوە هەوڵێوەنان کە بانقی ڕافیدین و ڕەشید لە کوردستان بکەنەوە باسی ئەوەی کرد وتی ئێمە 21 زەوی ئارزەمان هەیە لە کوردستان دەستی بەسەرای گیرەوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە 8 زەویان لە ناو سلێمانیە ما باقێکی لە دەڤەری زەردا وتی ئێمە زۆر ماهان هەوڵاوە لیژنێکیان لەسەر دروست کرۆ لە مانگی 8ەوە خەریکن کە ئەم ئارزانە بەدەست بێنەوە ئەم ئارزانە بە شەخصانە کراوە دراوە بە کۆمەڵی خەڵکی بەرپرس لە ناو حیزبەکان ئەو دوو حیزبەیە کراوە بە گەراج کراوە بە بینا هەنێکی بە ئارەزی خۆیانیانی بێنەوبردەی پێکراوە نایدەنەوە بە بانقی ڕافیدین کە مڵکی بانقی ڕافیدینە لێ بەرپرسە کوردەکان جددی بوون لە داواکاریەکانی ئێوە هەر لەسەر کۆمار بگرێت تا بەرپرسەکانی دیکە جددی لەسەر ئەم داواکارانی ئێوە کە بۆتان جێبەجێ بکرێت هەمویان بەگشتی بە داوایەکی ڕەوایە زان و ئەڵێن مافی خۆتانە ینی مافی هاوڵاتیانە چەندین ساڵە ئێوە زوڵمتان لێکراوە
هەمووی پشتیوانی دەکا هەمووی هاودەنگە لەگەڵتا بەڵام خۆ پێشەوەی ئێمەش بچین پێشەوە ینی چەندی ساڵە خۆیان سەرۆکی وڵات سەرۆکی حکوومەت بەرهەم ساڵە خۆی زانێت کە مۆزعی کوردستان چ پەشێوی و ناڕەحەتێکی تایە وەزیرەکان لەوێ هەمویان نەزان پەرلەمانتارەکان خۆیان هەزانن بەڵام پێیان خۆشە فشاری زیاتر بکرێت پێیان خۆشەکە خۆشیان ڕزگاریان بێ لەو گەمەیە کۆتایی پێبێت کە هەیە لە نێوان هەرێم و بەغدادا زۆر باش هەندێک واژۆتان کۆ کردووە لە ماوەی ڕابردوو و ناڕزایەکانی قۆناغی پێشووتان بۆەوەی کە ئێوەش موچەکەتان ڕاستەوخۆ بەغدابی ئەمە داواکاری ئەساسی ئێوە چیان دەوت لەسەرەوەی کە ئێوە ڕاستەوخۆ موچەتان لە بەغداوە بۆ وەربگیرێت وەکو ئەوەی کە موچەمان بچێتەوە سەر بەغدا باسی کەمپینەکە کرالێ و باسی ئەوەی داواکاریەکانمان کە چەندین هەوڵ و مادووبوونی زۆری لەسەر دراوە چەند هەزارێکە واژۆ کۆکراوەتەوە لەسەرەوە زۆریان پێخۆشە وتانەوە بەرداوام بن لەسەر ئەم کەمپینێکە دروست کراوە ڕۆژێک گێتە پێش ئێمە خۆمان داوای ئەو داتایەنەتان لێکەین ئەو واژوانێکە کراوە کە لەلایەن هاوڵاتی و موچەخۆری هەرێم و دروست کراوە و باسی ئەوەی کرد کە ئێمە پڕ بەدڵ پێمان خۆشە هاوڵاتی هەرێم لەم کێشە بێنینە دەرەوە دووری خێنەوە لە سیاست و موچەکانتان ڕاستەوخۆ لە مرکزە وەربگیرە لە ڕێ بانقەکانەوە لە ڕێ ئیکارتەوە بێ بۆی ڕزگارتان بێ لە وەزعە و باسی ئەویان کرد کە ئێمە کێشەکانمان لە داتاکانە کێشەمان لەگەڵ موچەخۆری هەرێمان نییە منێکی لە قسەکانم لەگەڵ بەڕێز حەسەن کعبێ باسی ئەوم کرد وتم ئێوە کە موچەتان موچە ئەبڕن و ڕێگری کار ئەکرێ لەگەڵ بەڕاستی بەرپرسانی هەرێمانی ئێوە کێشەکانتان لەگەڵ میلەتی کووردا دروست کراوە وتم ئەگەر ئێوە ڕاستەکەن و دڵسۆزی میلەتی هەرێمن بۆچی پارەی بەرپرسەکان نابڕن وتم لە کاتێکە لە مانگی 12 هەموو بەرپرسانی هەرم لەلایەن ئێوە دوو موچەی دراوەتێ بەڵام چینی هەژارەکە دوو مانگ جارێ بە لێبڕینێک لە ساهژدە لە سا 21 سیرێکی موچەیەکمان ئااتێ وتی قسەکانتان ڕاستە بەڵام بتەوێنێتەوێت سیاسەتە سیاسەتیش تێکەڵاوی کۆمەڵە مەساڵح خەڵکۆ کاتەوە لە یەکتری وتی کێشەی سەرەکی ئێماوەیەکە کۆمەڵێک لەگەڵ مەساڵحی هەرێمە خۆی ڕێگەخە ئەمە واکە کە ئێمە نەگەین بە ئامانجەکانمان زۆر مامۆستا بێخە دەمەوێت دقیقا بزانم بەرپرسە و ینی بەجددی و بەڵێنێکتان بێ بڵێ ئەمە جێبەجێ دەبێت حەسەن کعبی زۆر بەجددی بەڵێنی یاوتی بەڵێنتان پێم ئەوەی لە توانامە بێ خۆم و کووتلەکەم لە پەرلەمانی عێراقا هەوڵ بین لەم وازنەی 2021 کارێکتان بۆ بکەین ئەگەر هیچ نەبێ خاڵێک جێ بکەینەوە بۆ موچەخۆرانی هەرێم کە جیا بکرێتەوە لە سیاست وتی ئێمە بەردەوامی زەختی خۆمانەکەین فشارەکەین لە سەرەوەی کە هەرێم ڕێکەوتنمان لەگەڵا بکات ئەگەر ڕێکەوتین ئەوە خێردارە و بەپێ ڕێکەوتنەکان موچەکانە نێری ئەگەر ڕێکەوتنیش نەبوو وتی ئێمە هەموو هەوڵی خۆمان و بۆ ئەوەکەینە کار کە ڕێگاچارێک بدۆزینەوە ئێوە لەو مامایە دەربێنی ئەمە ئەو بەڵێنەی یاوە بەڵام ئەوانی ترۆک و بەڵێ نەبوو بەڵێنی هاوکاریانەیە و بەڵێنی ئەویانەیە کە کار بکەن لەسەری لە بەنووسرا هیچ شتێک نەبوو لە بینتانە تەنها نەخێر بەنووسراو نەبوو بەڵام یەکێکی تر لە داواکاریەکانمان باسی دەستگیرکراوەکان بوو کە ئەو خۆپشاندانانە کە کراوە چەندین ساڵە و ئەوەی لە دەڤەریزت کە دەستگیرکردنی کۆمەڵێک مامۆستای بەڕێز کە بەس تەنها ویستوانە خۆپشاندانکەن لیژنەیەک دروست کراوە الحەمدوللا بەتەمان ئەم لیژنە بنێرن بۆ کوردستان بە دوواداچوونکە بۆ دەستگیرکراوەکان و ئازادکردنیان و باسی زەرەر و شتەکان لە لیژنەکە بکرێ چەندێک خەڵک زەرمەند بووە باسی شەهیدەکان بکرێکە بە چ شێوازی بۆچی شەید کراون و ینی هۆکارەکان و ڕێگاکان و هەمووی بەحساب ئەو لیژنەیە لە کێ پێکهێنرێت لە پەرلەمانە یاخۆت لە دامودەستگا حکومیەکانە حتمما لەوانێ لە پەرلەمانەوە چونکە حەسەن کعبی جێگری سەرۆکی پەرلەمانە ئەوان کە لیژنەکە دروستەکەن هەر لە پێیجی خۆشی بڵاوی کردبەوە کە هەڵەسین بە دروستکردنی لیژنەیەک بۆ خۆپشاندەران و ناڕازایەتەکان و بە دوواداچوون بۆی دەستگیرکراوەکان زۆر باشە ئەمە پێشتر با بڵێن هەندێک پەرلەمانتار هاوکارتان و بنوێنەرانی کورد لەوێنەوەی کە واژۆکانتان بگەنە بەغدا ئێسەوە خۆشتان گەشتنە بەغدا و چوونە ناو پەرلەمانەوە کەواتە ئەوەی کە دیارە ڕەنگە هیوایەک نەبێت لەوەی کە لە ئێستادا موچەکانتان ئێوە ڕاستەخۆ لە بەغداوە پێ بدرێت پەیوەست بێ بە ڕێکەوتنی نێوان هەرێم و عێراقەوە کەواتە ئێستا چیەکەنەوە کۆنجومەنی مامۆستایی ناڕازی دێنەوە دووبارە لەسەر شەقام وەکەوەی کە بەغدا دڵی پێخۆشە دەتانێت خۆپشاندان دەست پێ بکەنەوە یاخود دەتانێت هەروەکو فشارێک بۆ سەر هەرێم موچەیە مانگەتان بداتێ ئەم جارە 2 ڕۆژ زووتر بیدا بەبێ لێبڕین بیدات. ئەوەی ڕاستی بێ ئێمە خۆتان ئاگادارن چەندی ساڵە هەر فشارمان کردووە ئەوەی لە توانای مامۆستا و چینی موچە خۆرا بێ درێغیمان نەکردووە ئەمەش کە کردومان یەکێک بۆ لە هەنگاوەکان کۆتا هەنگاو نیە دو هەنگاومان نییە ڕاستە شاندێکی مامۆستای بچێ بۆ بەغدا تۆزێ قورسە چونکە خۆتان نەزان ڕێگری زۆر هەبووە هەر ئێمە پێشەوەی بڕۆین
یەکێ لە پەرلەمانتارەکانی ئەم زۆنگەی خۆمان زەختی زۆری کردبوو کە نەخرێنە ژوورەوە نەچینە هۆڵی پەرلەمان نەکرێنە ناو پەرلەمانەوە ڕێگری زۆری کردبوو کە ئێمە چوین بەلایەنە زۆر قورس بوو لەگەڵەوەش دوای ئەوە چەندین جار تەلەفۆنی کرد کە ئێمە بچین وەکو شاندەکە بمان بینێ ئێمە قوبوڵمان نەکرد وتمان ئێمە ناچینە لای کەسانی کە قوتی میلەتیان بڕیوە یعنی چەندین جار تەلەفۆن کرا بۆمان لەلایەنە و بەڕێزانەوە کە پێشتر ڕێگریانە کرد لەسەر دڵێکێتی و پارتی قرس بوو کێوە ڕۆژ زۆریش بەڵێ یعنی محاوەی زۆریان کرد بەڵام لە پەرلەمانیان قوبوڵ نەکرابوو وەفدە و هاتۆ ئێمە گویان بۆ ئەگرین ئێوە کاتە لەسەر بابەتێکی دیکە کرد ئەگەر بێت و ڕۆژە لە ڕۆژان موچەکە بچێتەوە سەر بەختا دووبارە لە هەرێمەوە نێتەوە بۆ ئێوە دووسان بەڵێ بە دڵنیای باسی زۆر باسی ئەوە کرا کە ئێمە دڵنیاییمان بگرێت باسی ئەومان کرد کە بەڕاستی میلەتی ناو کوردستان تووشی کە ئابە بووە تووشی نائۆمێدی بووە تووشی شەڵەژان و دڵڕاوکێ بووە زمانی نییە لە ژیانە ئەمڕۆ موچێ درێتێ دوومانی ترێ درێتێ نازانێت ئومێدێکی تیانە وتمان ئێوە ئەبێت کە ئەوەی کارت لەسەرەکەن گێڕانەوەی ئومێدە بۆ هاوڵاتیانی عراقی ئەگەر ئێمە بە هاوڵاتی عێراقی حسابەکرین ئەبێ خەممان بخۆن ئەگەر هاوڵاتی عێراقیش نین ینی بە شتەکان ڕاستەوخۆ پێمان بوترێ ئەوە موچەلەکە چ کاتێکا وەرەگرێنە چەندی مانگە ئەوان تقریبێت لە دوای 25 مانگ ئیتر موچیان دەست پێکە هەتاکو و 30 مانگ کۆتایی هاتووە ینی موچیان مەزبوطە هیچ کێشە و گرفتێکیشیانێ بەڵێ علاوە تەرفیعەکانیان ینی بەردەوام هەیەە زیادەکات و کەمبوونی نییەوەکو حکوومەتی خۆمان کە هەرجارە بە ڕێگا هینێک موچەی هاوڵاتەکانی خۆی بڕێ زۆر باشە هەندێک لە ئەندامانی ئەنجومەنی مامۆستایی ناڕازی دەستگیر کران بەڵام چیرۆکی دەستگیرکردنەکەیان لێرە بڵاو نەکردەوە یاخود بۆ خۆتانیان باس کردو یا لەوێ باسییان لەوە کرد کە لە زیندانیا لەو کاتی کە دەست بەسەر بوون لای هێزانامنیەکان چۆن مامەڵیان لەگەڵا کراوە ئەوەی باس کراوە مامەڵیان ڕێک و پێک و باش بووە بەڵام تا دەستگیر کران تا دەستگیرکردنەکان ینی سوکاتی کراوە ئیهانە کراوە لێدان هەبووە بەڵام لە ناو سزنەکانە ڕێز و مامەڵێکی تایبەتیان لەگەڵا کردوون و ینی بێڕێزی نەکراوە لەگەڵ هیچ کەسێکیانە زۆر باشە پلانی ئەنجومەنی مامۆستایی ناڕازی چوچکە ئێستا ڕەنگە زۆرێک لە چاوە ناڕازیەکان لەسەر ئەنجومەنی مامۆستایی ناڕازی بێ بۆ فەرمانبەرانی دیکەش ناڕازیەت بەدڵنیایی من بە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەڵێم کە فشارەکان بەردەوامی هەیە ئێتر هەر ڕێگایەکە گرینە بەر هیوادار موچە خۆرانی هەرێم لەگەڵمان بن ئەم شینەیەکە ئێمایکەین تەنها بۆ گیرفانی مامۆستانێت تەنها بۆ گیرفانی ئەنجومەن نییە من وەکو هاوڵاتیەک وەکو ژنێک وەکو موچە خۆرێک کە چوومەتە بەغدا و چەندین مانگە هەوڵمان ناو بۆ گواستنەوەی موچەمان لە هەرێمەوە بۆ مەرکەز بەڕاستی تەنها شینی خۆم بێ من لە برسانە مردوم من شینی هاوڵاتیانی وڵاتەکەمە بۆیە داواکارم لیان کاتێگەمە باسی خۆپشاندانەکەین داوان لێکین بێنە شەقام با هەموو موچە خۆرێک بە حەق و مافی خۆی بزانێ بێتە شەقام داوای مافەکەی خۆیکە یعنی کەسانێک دانەنیشن چاوەڕێ بن کەسانێکی تر مافەکان بۆ وەرگرن مافە بێ هەموو کەس هەوڵی بۆ بات بەجددی و ئێمە ڕێگاچارەکان هەوڵەکان مافشارەکانمان بەردەوامی ئەبێت ئینشاڵڵا ئەمە هەنگایەک بۆ لە هەنگاوەکانمان ناومانە و بە دڵنیای هەنگاوی تریژەنین لە داهاتووە پشتیوان بەخۆی گەورە ئەوسەبخە لە ناوە دەکەیت جگە لە ئەنجومەنی مامۆستایی ناڕازی نوێنەری فەرمانبەرانی دیکە هەبوو لە بەڵێ بە دڵنیای فەرمانبەرانی تیابوو مامۆستای زانکۆی تیابوو تەن دروستکارانی تیابوو لە چین و توێژەکان موچە خۆرانی تیابوو باسی دامەزراندن نەکرا لە نێو کۆبوونەوەی کردن ئەوەی کە ئەو ڕۆژان کە ئێمە لەگەڵیانە بوو باسی دامەزراندن نەکرا چونکە بەڕاستی ئەوەی کە ئێستا قوت و میلەتی و ناڕەحەتەکان و بێتاقەتەکانی خەڵک ئەوەیە کە ژیان نەما بە بۆنەی دابڕینی موچێ بەوەی کە دوو مانگجارێ موچەتیاتێ ئێستا قاقا ئەساسیەکان نەدراوە تاکو داوای دامەزراندنێکی تری لێ بکەیت ئەجا لە حکوومەتی عێراقە بەڕاستی چونکە ئێمە دامەزراندنمان سەر بە حکوومەتی عێراق ئێمەش خۆی لە خۆی کێشەیەکی گەورەیترە لەلایەن هەرێمەوە دامەزراندن هەیە یەکەمینەکان من مامۆستام هێوانە بێژە 5 ساڵە لە لای منە وانە بێژە بەڵام تایسە یەکەمینیشی یەکەمی سلێمانیە لە بیرکاریە و تاعین نەکراوە یعنی ئەمە گەورەترین کێشەیە بەڵام لەم کاتێکە باز نەکراوە نەبێ ئیهمالی بووێ بەڵام کێشە گەورەکان باسکراوە و من باسی یەکی لە کێشەکانی تر باسی کێشەی پەروەردەمان کرد کە سلکی پەروەردە لە کوردستان بەرەو داڕمان و داڕوخان ڕۆشتووە لەگەڵ حەسەن کەعبیە باسمانەوە کرد لەسەرەوە بابەتە وتی قسەکانتان ڕاستە ئێمە پشتیوانیتانەکەین ئەوەی بە ئێمە بکرێ سلکی پەروەردە هەوڵین زیینوو بکرێتەوە چونکە بەڕاستی خوێندن نییە چەندین ساڵە ینی 6 ساڵە بێ خوێندن لە کوردستانە نەبوو تەنها دەرگای قوتابخانەکان کراوەوە و داخراوەوە زۆر باش ئێستا بڕیارەکەی دەرگای خوێندنگاکان لە هەرێمی کوردستان بکرێتەوە و ئێوە هەڵوێستان چی دەبێت و کاتەش دەچنەوە یان خۆت بایکۆتی دەکەن ئەوەی باس کراوە لەلایەن وەزیر و لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئەوەیە کە دەی مانگ دەی یەک قوتابخانەکان نەکرێتەوە بە چ ڕێگایەک بە چ شێوازێک قوتابخانەکان نکاتەوە ئەویان نازانین بەڵام ئێمە لەگەڵ دەرگاکردنەوەی قوتابخانە نین ئەگەر بێت و موچەکانمان چارەسەر نەکرابێت
یعنی من بۆ دەستی خوێندکارەکانی خۆم کە هەمووی بە مناڵی خۆمەزانم دەستیان ببڕم 2 ڕۆژ دەوام بکەم و دوای کە مەعاشناوە دووبارە دیسان بایکۆت کەمەوە. ئەم بڕیارە یەکدەنگی تەواوی مامۆستایانی لەگەڵە وڵای کێشەی ئێمەوە یەکدەنگنی بەداخەوە. یعنی هەر تۆزێ فشار بکرێ سێرەکەی قوتابخانەکان دەرگاکرێتەوە مدیرەکەکەوێتە تەهدیدکردن مدیرەکەوێتە هەڕەشەکردن باسی فکری حیزبی زاڵ بێ بەسەریانە لەسەر بە دڵنیاییەوە هەل لە پەروەردەکانی خۆمانە پێمانەڵێ ئەگەر کە قوتابخانە کرایە ئەڵێ ئاچیتەوە ناچیتەوە ئازادی بەڵام منی زراعەت یاسایی لەگەڵ تۆ یاکەم کە ئەمەش خۆی لە خۆیان خەڵک خواخواتی موچەونانی نەبڕێ بۆیە مامۆستا و فەرمان بەر لەوا ترسێت و سێرگە یەکسەر هەنگاوێنێ بەرە خوێنە قوتابخانەکان بەڵام هیوادارین حکوومەتی هێرم پێشەوەی قوتابخانەکان بکاتەوە یعنی خەمی پەروەردەی خواردبێ بەڕاستی خەمی سلکی پەروەردەی خواردبێ بۆی کە بە جدی قوتابخانەکان بکرێتەوە موچەکان بکرێ بە 30 ڕۆژ جارێ ڕێگا تەندروستیەکان گیرا بێتە بەر بۆ خوێنکار ئێمە خۆتان نزانن هەرچەند کۆرۆنا ناوی نەما لە پڕێکە نازان بۆچی ون بووە کۆرۆنا هیچتان باوە لە ناو میلەتە بەڵام ئەوەی خەڵک ترسا و ناچێتە نەخۆشخانەکان لە ماڵ و چارەسەر وەرەگرێت چونکە بەڕاستی لە نەخۆشخانەکان ئومێدێک نەما بۆ خەڵکی ئەوەی بینیمان لە نەخۆشخانەکان زیاتر خەڵکە مرد وەک لەوەی کە لە ماڵ و چارەسەر وەرەگرێ بۆ خۆی و باشترە بێ هیوادارین ئێمەش ینی پڕ بەدڵ من پێم خۆشە ئەگەر بە من بێ جمعانیش دەوام بکەم بۆی تعویزی ئەو خوێندنە بکەم بۆ خوێندکارەکانم سلاحلیەکانە خوێندنەی هیچ گرفتێکیش نییە بەڵێ هیچ گرفتێکیش نییە ئێمە هیوادارین کاتی خوێندە نەگرێتەوە پێشتر ڕێگا چارەکانی بۆ دابین کرابێت و هۆکارەکان دابین کرابێت کە زۆربەی مەکتەبەکانی سا ئەسڵن بەشێک لە کتێبەکانی نییە ماوەستا بێ خەڵکە گەڕانەوە لە بەغدادەوە بەرپرسانی ئێرە بەرپرسانی پەروەردە هیچ پەیوەندیەکی لەگەڵا نەخێر تا ئێستا هیچ پەیوەندی نەکراوە و هیچ قسەیەکیش نەکراوە نەخێر زۆر باشە مامۆستا خەڵ دەمەوێت بزانم ئێوە 2000 مەسج یا پەیامتان بۆ سەرجە موچەخۆران چییە لەوەی کە ڕەنگە خەڵکێکی زۆری موچەخۆر پشت و پەنای لەسەر بەغدا بەست بێت وڵای من بە موچەخۆران ئەڵم بە سەرجە موچەخۆران لە خانە نشینێکەوە کە موچەخۆری هەرێمە هەتاکو و مامۆستایە مامۆستای زانکۆیە هەر چیەکە لە وڵاتی ئێمە پێیان ئەڵێم با بەردەوام بن لە فشارەکان با پشتیوانی مامۆستا و موچەخۆران کە کاتی هێنە شەقام هەر داوایەکمان هەیە داوای میلەت هەموویەتی هەر کارێکیکەین هەر هەنگایەکمان ناوە بۆ میلەت هەموویەتی بۆ کەسێک نییە بۆ قۆرخکاری نییە بۆ خۆ گەورەکردن و خۆزلکردن نیە من خۆم بە بچووکی هەموو موچەخۆرێک گەزانم کە لەم وڵاتەیە ئیشەکە و لەم وڵاتەیە موچەخۆرە و مافی خوراوە خۆم بە بچووکی هەموو خانە نشینان نەزانم کە بەردەوام زوڵمیان لێکرێت و دوا موچە ئەدرێ بە خانە نشینان کە بەڕاستی ئەبوو یەکەم موچە بدرێ بە خانە نیشان چونکە کەمترین موچەی خانە نشینەکان پیانەڵێم با هاوکارمان بن ئەوەی داوایەکەن ئێمە لەگەڵمانە بن بەردەوام لە فشارەکان ئینشاڵا ئامانجمان ڕوون و ئاشکرایەوە نزیکین لە ئامانجەکانمانە یەکریزی یەکدەنگیتان زۆر یەکریزی و یەکدەنگی گەورەترین ئامانج و گەورەترین فشارە بۆ حکوومەتی هەرێم کە ئێمە ڕزگارمان بێ لەم یاریەکە پێمان کراوە سپاس بۆ ئێوە سپاس بۆ میوانداری سپاسنی تەبەن خەڵکێک کە ناڕزایی دروستەکە پێی وایە دەبێت ئیلا ناڕزایەتیەکەی خۆپشاندانەکەی دروشمەکەی حکوومەت هێرێمی کوردستان وەڵامی بداتەوە بەڵام بەشێک لەم ناڕزایانە کە پێویستە تاکی ناڕازی و شار بێت لەوەی کە گەیاندنی مەسج و ناڕزایەکانێتی بە نێوەندە نێودەوڵەتیەکان جیاواز لە عێراق چونکە زۆر جار ئەوەندەی کە بەرپرسانی حکوومەت هێرێمی کوردستان لە نێوەندە نێودەوڵەتیەکان ترسیانی هەیە و فشارەکانی ئەوان کاریگەریان لەسەری ئێمە نیمانە بۆیە هەمیشە پێویستە لەمەوە بەدووە مەسجە ناڕزایەکانمان ئەو تابلویانی کە بەرزیان دەکەینەوە بە زمانی ئینگلیزی و عەربیش لەسەری نووسرابێ بۆی کە دەرەوەش باشتر لە مەسج و لە ناڕزایەکانمان تێبگەن پەیامەکانیشمان بگاتە نێوەندە نێودەوڵەتی ئەم بەرپرسانی خۆمان زۆر لەوە ترسن کە لەلایەن دەرەوە ناشرین من بۆیە هەمیشە هەوڵی ئەویانەکە ناڕزایەتیش کە کەپەکرێتەوە تەناناسن لە ڕووی شیرینی و ناشرینیەکانیانەوە بەڵام لۆبیەکانیان دەبێت لێ تێک بدرێ بۆی کە فشارەکان لەسەریان باشتر دوا داواکاریشمان ببوورە دوا داواکاریشمان لە حکوومەتی هەرێم و بە تایبەتی ئەم زۆنگە کە بە زۆنگی ئازادی و ڕۆشنبیری و زۆنگی ئازاد ناوەزە دەکراوە بە دوورکەونەوە لەم فشارانەی کە یەکەن لە ساحەی کوردستان و لە سلێمانیە بەڕاستی مامۆستا چەندین ساڵە 6 ساڵە لە شەقامە نەمانێشتەوە کەس خوێنی لە پەنجەی بێت لوتی کەسێک بپژێ نەمانێژ نەمامێک بشکێ یعنی ئەم ناڕەحەتیکردنی خەڵکو و هێنانی هێزی سەربازی بەڕاستی من کە لە کاتی خۆپشاندانی کۆتایی بینیومە ئەم هێزانە هاتوون بە 3 شێواز و 3 جل و بەرگە یعنی لە تەمەنمانە نەمان بینیوە ئەگەر ئەمە ئەم هێزانە بچوونایە بۆ شنگال و کەرکووک بە دڵنیای ڕزگارەکران و ئێمەش ڕزگارمان بوو وڵاتێکی سەربەخۆمان هەبوو بۆی پیان ئەڵێن ئازا مەبن بۆ ڕۆڵەکانی خۆتان
ئەم ڕۆڵانە ئەم میلەتە ئەم موچە خۆرانە داوای موچەی تۆژەکەن بەڕاستی هێزەکانی ناوخۆ داوای موچەی ئەوانەکەن پێش خۆمان چونکە ئەوان پێشێمە وەریەگرن داوای موچەی پێشمەرگاکەین کە ڕۆژانە هەمووی ئەناڵێن و ناڕەحەت و بەدەست بێدادی و بێپاری بێنانی و هاوارەکەن ئێمە کە هێنە سەرشەقام بۆ تۆ هێمە سەرشەقام بەچێ یاسایەک بەچە قانونێک هەیە بەرامبەر بە منەوەسیت و گازی فرمێسکڕژەکەی بەسەرمانە ئیهانەمانەکەن کارەبامان لێن ینی بەڕاستی بە بەرپرسانی کوردستانی ژەڵم بەوانەی کە دەسەڵاتیان هەیە بەسەر ئەم هێزانەیە کە خۆیانیان نێرن بەڕاستی ئێمە نەهاتوین بینا بسووتێنی ئێمە بە مڵکی خۆمان ێزانین بیناکان پەروەردە مڵکی خۆمانە خەستەخانەکان و بیناکان و بەڕێبەرایەتەکان هەمووی مڵکی میلەتە مڵکی ئەوان نییە ئەوان چەند ساڵێک لەسەرم حکومەن و ئەڕۆن جیلێکی ترهێتە پێشەوە بۆیە من پێیان ئەڵێم واز لە خۆپیشاندەران بێنن با ئەوەی کە یاساییە جێبەجێکن ئێوە یاسایانە مامەڵیان لەگەڵا بکەن و بە خۆپیشاندەرانی ژەڵم بەڕاستی ئێمە نەهاتوین وڵاتێکی خۆمان وێرانکەین ئێمە کوردستانمان خۆشەوێ ئێمە وڵاتی خۆمان خۆشەوێ نیشتیمانی خۆمان بستی خاکی خۆمان نەگۆڕین و بە هزار وڵاتی تر بەڵام لەگەڵ ئەوەشان نەهاتوین بارگاکانمان بە بارگا سووتاندن یاخود بە دامەزراوە سووتاندن ئێمە ناگەین نامان چونکە سبەینێ وەکو لەوێش باسکرا لە بەغدا حەسەن کابیەکی لە قسەکانی باسیەوەی کرد تی کاتی شتەکانە سووتێنرێ خۆ لەسەر حکوومەتی هەرێم ناکرد سبەینێ لە دەرماڵی ئێوە دووبارە لە پارەکەی لە موچەکەی ئێوە دیسان دابڕی نەکرێتەوە و زەحمەت و ناڕەحەتەکان دیسان تووشی هاوڵاتیانی هەرێمە بێتەوە بۆی ئێمە لەگەڵ سووتانی بارگا و بەڕێوەبەرایەتی و دامەزراوەکانی ئێمە لەگەڵ خۆپیشاندانی سلمین و بە ئاشتیانە داوای مافەکانمانەکەین چەندێک توانامان هەبێ ئەوەی ڕۆح لە جەستەمانە بێ ئێمە بەردەوام ببین لە فشارەکانمان و سپاسدانەکەین زۆر سپاس بۆ دەستان خۆش بێ ئازان و خۆشەویستان پەیامی ڕۆژی ئەمڕۆمان پێشکەشکردن بۆ هیوایی کە بەدڵچان بوو بێت و پەیامە ڕۆژەکانی تایبەتی ئەم ڕۆژتان پێگەشت بێت سپاس بۆی کە بینەرمامون تا بەرنامەیەکتر بەخۆی گەڕۆ نێرەبانتان ئەسپێرین ماڵتان ناوە خواتان لەگەڵ سپاس.